بەرنامەی شەوچەرەی سلێمانی. شەوچەرەی سلێمانی لە سەدەی 20دا. رادیۆ سلێمانی دەنگی مەڵبەند لە وەرزی زستاندا بەرنامەیەکی کلتوری و فەرهەنگی هەمەجۆر دەربارەی شاری سلێمانی پێشکەش دەکات. لەم بەرنامەیەدا هەموو کەسایەتیە ناودارەکانی شاری سلێمانی بەرز ڕادەگیرێت، هاوکات بەناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵدا ڕۆدەچێت. بە شێوەیەکی زانستی و فەرهەنگی هەموو بوارەکانی ژیانی دانیشتوانی شاری سلێمانی لە سەدەی 20دا تاوتوێکات. شەوچەرەی سلێمانی هەر شەوە ڕاستەوخۆ میوانداری کەسێکی ناوداری سلێمانیەکات، بەدەم قسەی خۆش و نەستەقەوە چاو باسوق و سجوق دەخۆن و بەسەرهات و یادگارەکانی ئەو سەردەمە دەژێڕنەوە، ناو بەناو بەستەیەک یا مەقامێکیش دەچڕن. بەرنامەی شەوچەرەی سلێمانی مێژووی بزوتنەوەی شۆڕشەکانی کورد و شۆڕشگەران بەرز هەڵدەسەنگێنێت، هەروەها سنووری جوگرافی سلێمانی لە ساڵە جیاوازەکان دەخاتە ڕوو. بەرنامەی شەوچەرەی سلێمانی شەوانی یەکشەمان و پێنجشەمان لە کاتژمێر 8 شەو ڕاستەوخۆ دێتە خزمەتان. میوانی بەرنامەی ئەم پێنجشەمەی بەرنامەی شەوچەرە 4/2/2010 شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆبێ کەسە تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەی شەوچەرە گفتوگۆی لەسەر ڕۆڵی شێعر و شاعیران لە بزوتنەوە و ڕاپەڕینەکانی سەدەی 20دا. بەرنامەی شەوچەرەی سلێمانی. ئەم کاتە و گشت کاتێکتان باش بیسەرانی بەڕێز و خۆشەویست هەموو شەیەکتان هەر شادی و خۆشی بێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی شەوچەرەی سلێمانیدا دێمەوە خزمەتتان بەو هیوایی جێگەی ڕەزامەندی و خۆشحاڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان خۆشەویستان، میوانی ئەم جارەی بەرنامەکەشمان شاعیری و ڕووناکبیری ناوداری گەلەکەمان مامۆستا شێرکۆبێ کەسە. ئەو شاعیرە گەورەی بۆتە جێگەی شانازی هەر تاکێکی ئەم گەلە. تەوەری بەرنامەکەشمان ئاوردانەوەیە لە مێژووی ئەدەبیات و شاعیرانی دێرینی گەلەکەمان بە تایبەتی شاعیرە ناودارەکانی شاری سلێمانی هەڵمەت و قوربانی. هەروەها کاکە جەزای هونەرمەند پەروەر، کاکە جەزای هونەرمەندی میلی شارە حیاتەکەمان کە وەک هەر کوردێکی خەڵکی ئەم شارە خۆشەویستی سلێمانی پەرکەزێڕنی کوردستان تاجی هەژاندووە و بەردەوام هاوکاری هەمیشەیمانە لە بەرنامەی شەوچەرەی سلێمانیدا. ئەم شەو کاکە میدیای گۆرانی بێژ و خۆشەویستی داوەت کردووە کە من دڵنیام ئەم شەو ئێمەش و بیسەرانیش بە گۆرانی خۆشەکانی دڵخۆش ئەبین. من بە ناوی ستافی ئەم بەرنامەیەوە زۆر بەگەمی بە خێراتنی هەردوو میوانی خۆشەویست شاعیری گەورە مامۆستا شێرکۆبێ کەس و هونەرمەندی دەنگخۆش کاکە میدیا حسێنەکەین. هەردووکتان زۆر بەخێر بێن مامۆستا شێرکۆبێ میدیا. بەڕاستی بەرنامەکەتان ڕازاندەوە دووبارە بە خێراتنتانەکەم. بیسەرانی ئازیز ئەم شەو ئەبینە میوانی ماڵەکانتان و لە دەنگی ڕادیۆ جوانەکەی مەڵبەندەوە تێشویەک لە مێژوی ئەم شارە جوانەتان بۆ ئەکەینە هەوێنی شەوچەری ئەم شەومان. بەردەوام ئەبین لەگەڵتان بەو هیوایی بتوانین لەگەڵ کاکە سوورێنی خۆشەویست لە بەشی کۆنتترۆل بەرنامەی ئەم شەو شەوچەری ئەم شەومان جێگەی خۆشحاڵی ئێوەی بیسەری بەڕێز بێت. ئەمەوێت پێتان ڕابگەێنم ئەم بەرنامەیە کە قادرۆک ئامادەی دەکات و بەندەی مخلیستا محەممەد ڕەزا بە هاوکاری کاکە جەزای ساز پێشکەشتانی ئەکات. بفەرمون با هەمومان پێکەوە جومان لە بەرگە و بابەتەکانی بەرنامەی شەوچەری ئەم شەومان بێت. مامۆستا گیان سەرەتا دێمە لای جەنابێت، ئێمە زۆر خۆشحاڵین بەڕاستی ئەم شەو ئێمە شاگەشتکە بووین کە جەنابەت لێرەی وەک شاعیرێکی گەوری ناوداری ئەم گەلا وەک شێرکۆبێ کەس کە کەسێک نییە شێرکۆبێ کەس نەناسێت. ئێمە ئەم شەو شەرەفی گەوریمان پێبەخشراوە کە جەنابەت میوانی ئێمەی، بۆیە ئێمە پێمان خۆشە سەرەتایەک لە ژیانی خۆت و لە ئەو شارە جوانانەی کە پێشکەش بە گەل و نیشتیمانەکەت کردووە بۆ ئێمە شو بۆ بیسەرانی بەڕێزیشی ئاماژە پێ بدەیت. سپاستانەکەم. دیارە منیش لە لای خۆمەوە پێخۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵیەوە بەشداری لەم بەرنامە جوانەیە کەم، بەڵام مەسەلەن خۆم نیم و شعری خۆم نییە. ئەوەندەی کە ڕەنگە گەشتێ بێ بەناو شار و ئەدەبیاتی کوردیا بە شێوەیەکی گشتی. دیارە سەرەتا ئەمەوێت لە ڕێی ئەم بەرنامەی شەوچەرە جوانەوە
ئەوە بە گوێگرانی هێژار ڕابگەێنم باسکردن لە شعر و ئەدەبیاتی کوردی بە تایبەتی لە مەڵبەنی سلێمانیە باسکردنێکە لە قوپۆپی زۆری لێ ئەبێتەوە. ڕەنگە نەتوانم حەقی تەواو بۆ شاعیر نووسەرانە بدەم کە ئەبنە چرای ئەم شەوچەرەیە. دیارە بێ سەرەتا بگەڕێمەوە بۆ سەرەتای دروستکردنی ئەم شارە و بەردی بناغەکانی ئەم زمانە کە سێگۆشە زێڕینەکەی ئەمارەتی بابان واتە نالی و سالم و کوردی بنچینەکەیان دانا و داڕشت و ئیتر لەو ساوەتە ئەم ساتە ئەم زمانە بۆ بە تاجی کولتور و زمانی داهێنانی سەدان شاعیر و نووسەر و ڕۆژنامەوان و مێژونووس. بەڵێ بەر لە نالی و سالم و کوردیش لە ئەدەبی زارەکی و شعری میلیە ئەم زمانە لە درەوشانەوە دابووە بە تایبەتی لە شعرەکانی عەلی بەردەشانیە. وەلێ ئەم زمانە نەبوو بە زمانی ئەدەبی تا نالی و سالم و کوردی پیان نەنووسی. لە قەڵەمی ئەوانەوە ئەم زمانە جاڕێکی تر لە دایک بووە، چونکە بۆ یەکەم جار لەم دەڤەرەی کوردستانە لە بەشێکی زۆری ئەم باشوورەدا ئەم زمانە بوو بە زمانی ئەدەبی و زمانی دەسەڵاتی ئەمارەتی بابان، چ لە ڕووی ئیداری و چ لە ڕووی بەکارهێنانی لە بوارەکانی ترە. هەڵبەت ناتوانین دەوری لەبەر چاوی حەزرەتی مەولانە خالدی متەجەدیدی نەقشبەندی لە بیر بکەین کە خۆشی هەر بەم زمانە شعری نووسی. هەڵبەت لەم بەرنامەیەدا ئێمە ناتوانین هەرچی شاعر و نووسەرە یەک لە دوای یەک بەسەریان بکەینەوە. بۆیە من لای خۆمەوە تەنها لەسەر ئەو شاعر و نووسەرانە زیاتر ئەوەستم ئەوەندەی بتوانم کە ئاسەوارێکی شعری و ئەدەبی نەمریان دوای خۆیان جێهێشتووە، چ لەو سەرەتایەدا و چ دواتر تا ئەگاتە سەرەتای سەدەی 20 و هەندێ بەرەو ژوورتر. بۆیە لە جێگەی خۆی دایەتی لە حەزرەتی نالێەوە دەست پێ بکەم کە لە سێ کوچکەی زێڕینا بەلای منەوە ئەستێرە هەرە گەشەکەیانە. پێوانەی منیش بۆ ئەمە ئاستی هەرە باڵای شعریەتە لە دەربڕینی هونەریە. ناشکرێ ئاماژەیش بۆ نەکەم کە فەساحەت و بەلاغەتی مستەفا بەیجی کوردی لەلایە گومانی تێدا نییە، هەروەها بەلای منەوە سالمیش خاوەنی تایبەتمەندی خۆیەتی، چونکە ئەتوانین بڵین کە لەم ناوچەیە یەکەم شاعیرە کە بەردی بناغەی شعری نیشتیمانی و بەرگری داناوە، خۆی بە چاوی خۆی داگیرکاری و زەون و زۆری ئەو داگیرکارانی بینیوە. واتە نالی واتە ئەو مەلەوانە شاعری هەمیشە بەرەو قوڵای ڕۆشتووە، ویستێتی و توانیوێتی گەوهەرەکان لەو قوڵایانە بدۆزێتەوە. نالی هەرگیز لە تەنکەبواری زمانە نەبوو و خۆی لێ نەداوە. بە پێی پێوانە ڕخنەیە کلاسیکەکان نالی لە وەستا هەرە شارەزەکانی سنعەتی لەفزی بووە کە ڕەنگە ئەمڕۆ ئێمە ناوی فانتازیا و ستاتیکای شعری لێ بنین. هەرەکو خۆی ئەڵێ ئەو هەزار داوی زمان و هونەری بۆ خوێنەران و شاعران ناوەتەوە. دیارە دوا بە دوای نالیش ئەبێ بێمە سەر، ئەگەر فرسەتە بێمە سەر کۆمەڵێک لە هەرە جونگە پشندارەکانی وەکو مەحوی بەلای منەوە طبعا لە هەر لەم دەڤەرەدا بەرەو خوار بەرەو لە حاجی قادری کۆیی دوایی لە سەرەتای سەدەی 20 گەڕانەوە بۆ لای شاعری هەرە گەورە و دانەری زمان نوێمان پیرەمێرد و هەروەها گۆران و هەروەها لە شعری نیشتیمانیە بێکەس ئەوەندەی کە دەرفەتە بێ. دیارە باسکردن لە نالی وەختێکی زۆری ئەوێ، بەڵام بەلای منەوە شعری نالی لەو شعرانەیە کە سەرەتایەکی گەورەی دانا بۆ مەسەلەی نووسینی هونەری شعری. ڕاستی ئەوەندەی کە نالی بە شوێن فەنتازیای شعر و سنعەتی لەفزیدا گەڕاوە کەمتر خۆی لە بواری تەنوک و سەرزارێکی داوە، بەڵام ئەم معنایەوە نییە کە شعری نالی نەگەیشتۆتە کەس. تێگەڕای شعری کلاسیکی ڕاستە لە زمانی سەرشەقام و ناوماڵان و خەڵکیەوە تا ڕادەیەک دوور بووە، ئەم زمانە نەهاتە خوارەوە بۆ ناو خەڵکی تا سەردەمی پیرەمێرد و گۆران. بەڵام لە هەمان کاتە نالی توانین بڵین دڵی سلێمانی ئەو سەردەمە بووە و لە کاتێکیشا کە سلێمانی بەجێ هێڵێ و بەرەو غوربە دەڕوا
غەریبی و تاراوگە لەوێ بە تەواوی ئەیسووتێنێ و ئەمەش لە شعرە بەناوبانگەکەی بادی خۆشمرورە دەرەکەوێت کە لەوێەوە بۆ ڕفیقی خۆی سالمی شاعری نردووە. دیارە من بۆ خۆم پێم وانییە کە نالی ئەم دیوانەی کە ئێستا هەیەی تەنها ئەو شعرانەی هەبوو بێ، بەڵام لە غوربەت و دەربەدرەیە من پێم وایە ئەو شعرانە بێ فەوتا بێ. ئەژینا نالیەک کە کاتێک لە سلێمانی بووە و تا شامیش ینی لە شعر نووسین و لە ئەمانە کەوتبێ بۆچی لە دوای ئەوە ئەبینین هیچ شتێکی نالی دیار نییە. بێگومان ئەم دیار نەبوونە هەر بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە تاریخی ئێمە نەهامەتی و ناخۆشیەکان ئەوەندە زۆر بوون، هەموو فەوتانی شتی ئەدەبی و هونەریشی لەدوا بووە. سا لە گۆرانی کوردیە ئێمە حی ناسرە بیسین، بەڵام حی ناسر هیچ شتێکی لەدوا خۆی بەجێنێشتووە. ئەمە لە وەختێکا بووە کە لە سەردەمی بابانەکانە حی ناسر یەکێ بۆ لە دەنگ هەرە دەنگ خۆشەکانی ئەم شاری سلێمانیە و باس کراوە و لە هەموو مەجلیسە گەورەکانە گۆرانی وتووە، بەڵام حی ناسر هیچ شتێکی دیار نییە. هەروەها بینین لە فترەیەکە فتەیەکی تریش هاتە حاجی قادری کۆی تەنانەت ئەویش من بڕوام وایە کە ئەبێ شعری دوایە و غوربەتە هەر نووسی بێت. ینی بە کورتی نالی شعرەکانی ئەمەندە قوڵن، شعرەکانی ئەمەندە وردن کە پێویستی بە لە سەرۆستانەیە. دیارە بەلای منەوەی لە باشترین ئەوانەی کە توانیوانە باسی نالی بکەن لە سەردەمی تا زەمانە بێگومان مەسعود محەممەد بووە و لە دوای ئەو لە سەردەمی هەرە تا زەمانە لە ئیستا دوو قەڵەمی زۆر تازەخواز و نوێخواستوانیوانە لە شعری نالی بکۆڵنەوە کە یەکێکیان ڕێبوار سیوەیلیە بە تایبەتی لە کتێبی نالێکەیە و هەروەها مامۆستا فازیل مامۆستا جەعفەر یەکێکە لەوانەی کە کۆمەڵی وتاری زۆر جوانیە. تەمانەوە بە معنای ئەوە نییە کە کەسانی تر باسی نالیان نەکردەوە، بەڵام بەلای منەوە نرخی ئەو لێ کۆڕینەوانەی لە مەسعود محەممەدەوە تا ئەگاتە سەر مامۆستا فازیل جەعفەر و هەروەها مامۆستا ڕێبوار سیوەیلی لە شتە هەرە نایبەکان. مەسەلا بۆ نمونە ڕێبوار سیوەیلی لە کتێبەکەی خۆیان بە ناوی کتێبی نالیەوە بۆ یەکەم جار لە توێژینەوەیەکی هونەری زانستیدا باس لە نالی ئەکا لە ڕووی بەستنەوەی شعرەکانی نالیە و بە میتۆلۆژیاوە کە ئەمە خۆی بۆ خۆی ینی بابەتێکی تازە بووە بۆ ئەو سەردەما و توانیوێتی دووسێ قەسیدەیە بە تایبەتی ئەو قەسیدەی ئەیبادی خۆشبڕووی کە لە غوربەتە نالی گەورە نووسیوێتی لەو قەسیدەیە بکۆڵێتەوە. دیارە کتێبەکەی ئەو ینی نزیکەی دەوری 335 لاپەڕەیە کە تەنها بۆ ئەم شعرە و پێم وایە چەند پارچەیەکی تری کتێبەکەی تەرخان کردووە و دیارە شارەزایانی تر و ڕەخنەگرانی تریش کەم تا زۆر خۆیان لە شعرەکانی نالی داوە، بەڵام ئەو قوڵاییەی کە لە خوێنەوەکانی مەسعود محەممەدا هەیە و هەروەها ئەو قوڵاییە زۆر تازەیی کە لە دیراست لێکۆڕینەوە تازەکەی ڕێبوار سیوەیلی و وتارەکانی کاک فازیلا هەیە بەش بە حاڵی خۆم لەوانە قوڵترم نەبینیوە. بەڵام مانای وانییە ئێستا لە یادەوەری منە هەچی ئەوانەی نووسیوانە لەسەر نالی بیان سەرمەوە. تەنها بۆ ئەوەی ئاماژە بدەم بە چەند نووسینێکی باش کە دەربارەی نالی وتراوە. دیارە وەکو هەموومانە ئێزانین یەکێک لە گەورەترین شعرەکانی ئەو لە قەسیدەی کە قەسیدەی ئەو قەسیدەی کە نالی لە غوربەتەوە نووسیوێتی و کوتمان بۆ سالم تا لە مەشهورترین لە بەناوبانگترین شعرەکانی ئەوە لەسەر وەستانی زۆرە پێم وایە ئەتوانرێ
لە زۆر گۆشەوە تەماشای ئەم شارە بکرێت ئەنی وەکو چۆن لە ڕووی میتۆلۆژیاوە تەماشاکرێ ئەتوانین دیراسەمان هەبێ لە ڕووی مەسەلەی نەتەوەییەوە تەماشای بەزمان مستەجان ئەتوانین بە دەنگە خۆشەکەی جەنابەت بۆ ستایلە جوانە جومان لێبێ چەند بەیتێکی ئەخوێنمەوە ئێمە خۆش هینەکە قەسیدەکە تا ڕادەیەک درێژە بەڵام هەوڵە دەمە یعنی چەند بەشێکی بتوانم بخوێنمەوە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مەرور ئەی پێشی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکە خەفی و هەوا خواه و هەم دەمە وەی سروەخە بەشارەتی سەرگۆشەی و حەزور ئەی هەم میزاجی ئەشتی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور گاهێ دەبی بە ڕەوح و دەکەی بە وەشێنی دڵ گاهێ دەبی بە دەمدەمێنی دەمی غرور مەحوی قەبولی خاتری عاقل شەمیمتە گەردی شیمال و گێژی جەنوب و کزەی دەبور سوتا ڕاقی خانەی سەبرم دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی ذیکرێکی یاسەبور هەر هەم عنانی ئاهم و هەم ڕیکانی ئەشک ڕەحمێ بەم ئاه و ئەشکە بکە هەستە بێ قسوور وەک ئاهگەم دەوان بە هەتا خاکی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور بەو ئاوە خۆ بشۆ لە کودوراتی سەرزەمین شاد بن بە وەسڵی یەکدی کە تۆی تاهر ئەو تەهور ئەمجا مەوەستە تا دەگەی عەینی سەر چنار لێڵاوی دانەهات ئەمجا مەوەستە تا دەگەی عەینی سەر چنار ئاوێک کە پڕ لە نار و چنار و گوڵ و چلور چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێبە ڕۆشنی فەورانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شەهابی نور یا چەشمە سازی خاتری پڕفەیزی عاریفە یەنبوعی نورە دابڕژێنێ لە چێوی توور دەموت دووچاوی خۆم ئەگەر بەترەجۆی بێش نەبایەت تیژ و بێ ئەمەر و گەرم و سوێر و سوور داخل نەبی بە عنبەری سارای خاک و خۆڵ هەتا نەکەی بە خاکی سولەیمانیە عبور یعنی ڕیاضی ڕەوزە کە تێدا بە چەندەمێ مشکین دەبێ بە کاکۆڕی غیلمان و زۆڵفی حور خاکی مزاجی عنبەر و داری ڕەواجی عود بەردی خەراجی گەوهەر و جێباری عەینی نور شامی هەموو نەهار و فسوولی هەموو بەهار تۆزی هەموو عەبیر و بخاری هەموو بخور جارە تا و شوێنەی کە
ئیتر ئەپرسێ پرسیارەکانی دەست پێکە سێرێکی خۆش لە چیمەنی ناو خانەقا بکە ئایا ڕەبیعی ئاهووە یا چاویری ستور سەبزە دە دەوری گوڵتەڕە وەخەتی ڕوویار یا پوشی وشک و زورە وەکو ڕیشی کاکە سوور قەلبی منەوەرە لە حەبیبانی نازەنین یا وەک سەقەر پڕە دە ڕەقیبانی لەندەهور دەستبەندیانە دێن و دەچن سەر و نارەوەن یا حەلقانە سۆفی ملخوار و مەندەبور مەیلێ بکە لە سەبزە درەختانی مەدرسە ئەوراقیان مقدمەی شینە یا نەسوور حەوزی پڕی کەنائبی دیدەی منن لەوێ لێڵاوی داناتووە وەک سەیلی شیوە سوور ئیتەش کەناری حەوشەکە جێی باز و کەوشەکە یاری تیایە یا بووەتە مەعرەزی نفور چارێ بخە لە سەبزە و سێرابی دایرە جێجەوەگاهی چاوەکەمە نەرمە یا نەزور تخوات فەزای دەشتی فەقەکان ئەمێستەش مەحشەر میسالە یا بووەتە چۆری سەلم و تور ئەم بەشەی دواییشێ خوێنمەوە واصل بکە عەبیری سەلامم بە حوجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور ئەو غاریارە ئێستا پڕ ئەغیارانە خۆ هەر غاریارە یا بووەتە غاری مار و مور زارم وەکو هیلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە سەرزار و بە دڵدا دەکەم خوتور لەم شەرحی دەردی غوربەتە لەم سۆزی هیجرەتە دڵڕەنگە بێ بە ئاو بە چاوا بکە عبور ئایا مەقامی ڕوخسەتە لەم بینە بێمەوە یا مەسلحەت تەوەقوفە کا یەومی نەفخی سوور حاری بکە بە خوفیە کە ئەی یاری سەنگ دڵ ناری لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور دەنگت خۆش بێ ئەخۆ مامۆستا گیان وەلو ماندووشی بەڵام ئێمە تەوەرەکەمان خۆ دەزانی وەڵی بەداخەوە بێ ماندووت بکەین مامۆستا گیان تۆ باسی نالی و سالمت کرد لەگەڵ کوردی باشە ئەوە تێشوویەک لە خەباتی شعری و ئەو پەیوە جوانانەی حەزرەتی نالیمان لە جەنابتەوە بیست ئەی سالم بە چ شێوازێک تۆ جەنابت وەستیەکەی ئەخە مەسەلە سەرچاوەیە بەڵێ یعنی لە ئیستا و بەم پەلەپەلە ئێوە جوابتان جێڕایەوە هەر هەندێک فریاکەوتم بەڵێ ئەجنا لە ڕاستیە ڕاوەشان لەسەر سالم و لەسەر کوردی بەڵێ ئەبوایە ئەوانیش نمونەی شعری ئەوانیشم پێ بووایە بەس تەنها من لە وتارەکەمە ئەو سەرەتایی کە نووسیم ئیشارەتم پێدان دیارە سالم بە چاوی خۆی داگیرکاری عوسمانیەکان و ڕۆمەکانی وەکو وتراوە بینیوە لەبەرەوە ئەو زامە گەورانەی کولاوەتەوە تا لە وەڵامەکەیە بۆ حەزرەتی نالی دەستنیشانی کۆمەڵێک لەو شتانەکە بەڕاستی من نەمتوان یەرۆک و تیشم لە سەرەتاوە هەرچی تۆ دەست خۆش بێ و شعرە زۆر باش مەبەستم زیاتر باسکردنی سالمیشە بە ئەمان شەوی حەزرەت نیە دەستت خۆش بێ بەس بۆی وچانێکیش بێن بە جەنابەت ئەگەر جەنابەت پێت خۆش بێ ئێمە بابەتێکمان ئامادەیە چیرۆکنووس و ڕۆژنامەنووس مامۆستا برای محەممەد بەدەمی لانەخان بە هەمومان جومان لێبێ لەگەڵ بەسەرانی بەڕێز و خۆشویستە دەتوانین تێکەڵ قسە بکەین بگەڕێنەوە بڕۆین بێنەوە پێش تۆ چۆن پێت باشە ئێمەش لەگەڵ تا بۆ شێوەیە خۆمان بە یەک خەتەوە نەبەستینەوە زۆر باش
ئەگەر کاکە سوورەن ئامادە بێت لە کۆنتڕۆڵ ئەو بابەتەمان بۆ ئامادەکرات. چیرۆکنووس و ڕۆژنامەنووس ئیبراهیم ئەحمەد ناسراو بە بلا نجد كريم الطرلق النبندق وزان الندوان واقف النبي أكد بينو أكد أبي أكد بينو أكد أبي ئیبراهیم ئەحمەد لە ساڵی 1950 لە سلێمانی لەدایک بووە. بەشتێکی منداڵی لە گەڕێکی دەریگەزین بەسەر بردووە، ماوەیەکیش لە گەڕێکی سابونکەران شیاوە. ساڵی 1937 لە بەغدا کۆلیژی حقوقی تەواو کردووە و لە ساڵی 1942 بۆ ساڵی 1944 حاکم بووە. ئەو ساڵی حقوقی تەواو کرد، ناملکێکی بڵاو کردەوە بە ناوی ئەلئەکراد والعەرەب کە باسی لە پەیوەندی نێوان هەردوونەتەوە و ئاستۆی هاوکاریان دەکا. لە نێوان ساڵەکانی 1939 بۆ ساڵی 1949 بە هاوکاری خوالەخۆشبوو عەلاءەددین سوجادی گۆڤاری گەلاوێژی لە بەغدا دەرکرد. ئەو گۆڤارە سەردەمێکی زێڕینی لە ژیانی ئەدەبی و ڕۆژنامەنووسی کوردی داهێنایە پێشەوە و زمانی کوردیشی لە دەڕک و دڵپاک کردەوە. ئەگەر بەراوردێک لە نێوان زمانی کوردی لە سەردەمی گەلاوێژ و زمانی کوردی سەردەمی شێخ مەحموود بکەین، ئەو جیاوازیە لە ڕێنووس و بە کوردی پەتینووسین و ڕەوانی داڕشتندا باڕوونی دەبینێن. گەلاوێژ جگەلەوەی بواری لە بەردەم داهێنەران ڕەخسان بۆ بڵاوکردنەوەی بەرهەمیان و گەیاندنی دەنگیان بە هەمان شێوە پردێکی باشیشی دروست کرد بۆ گەیاندن و ناساندنی ئەزموونی ئادەبی میلەتانی تر، ئەویش لە ڕێی وەرگێڕانەوە کە ئیبراهیم ئەحمەد پێشەنگی و ئەزموونە بوو. لەوێ جگە لەو بەرهەمانەی ناوی خۆی بەسەرەوە بوو، زۆر جار بە ناوی خوازراوەوە بلا، ب، ها، لام، نون، ئەلف نووسینی جۆرە و جۆری بڵاو دەکردەوە. ئیبراهیم ئەحمەد یەکێکە لە پەخشان نووسە هەرە دیارەکانی کورد و ڕووداوی نالەباری خۆماڵی خەباتی چەوساوە و هەژاران، نەخۆشی بیرۆکراتی، نرکە و ڕاپەڕێنی جوتیاران، گەندەڵی سیاسی، ژیانی پەڕمەینەتی ژینی کورد و کۆڕی خەبات، سیمەی هەرە دیاری ناو چیرۆک و ڕۆمان و پەخشانەکانین. لە شەهردا جۆرە شەفافیتێکی ڕۆمانسی خەرمانەی لە دەوری ئەو واقعەتاڵەدا بەسووە و ئەمەش بەڕوونی لە یادگار و هیوادا و بەشێکی شێعرەکانی تریدا دیارە. لە ساڵی 1949 ئیبراهیم ئەحمەد گیرا و ڕەوانەی بەندیخانەی ئەبوو غرێب کرا، چرای گەلاوێژ کوژایەوە و لە ڕێی بەرەو زینداندا شیعری دواتری کەوانی وتووە. جیهانی پڕ لە کێشمەکێشی سیاسەت و دەربەدەری بەشێکی زۆری توانای ئەدەبی ئیبراهیم ئەحمەدی پەرش و بڵاو کرد، بە تایبەتی کەماوەیەک سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بوو. بۆیە دوای ڕۆمانی ژانیگەل کە بەردی بناغەی ڕۆمانی کوردی دانا، ئیترە سێرەی داهێنانی کەمتر ڕوو لە درەوشانەوە بووە. ژانیگەل لە ساڵی 1956 نووسراوە، 17 ساڵ دواتر ئینجا بڵاو کرایەوە. ئیبراهیم ئەحمەد جگە لە چیرۆک و پەخشان و شێعر و وەرگێڕان ڕۆژنامەنووسێکی بەتوانا بوو. جگە لە گۆڤاری گەلاوێژ کە خۆی خاوەن ئیمتیازی بوو، ساڵی 1958 ئیمتیازی ڕۆژنامەی خەباتیشی وەرگرت و ماوەیەکیش لە بەغدا ڕۆژنامەی کوردستانی کردووە. یەکەم بەرهەمی لە ڕۆژنامەیەشیان لە ساڵی 1932 بڵاو کردوێتەوە و دوجاریش لە لەندەن چریکەی کوردستانی چاپ و بڵاو کردەوە. دوا بەرهەمی بڵاوکراوەی ڕۆمانی دڕکە و گوڵا. لە مەراسیمێکی شکۆداردا چلەی ماتەمینەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمر پاشنیوەڕۆی ڕۆژی حەڤەی پێنج بە ئامادەبوونی هەڤاڵ نامجەلال و سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەندامانی مەکتەبی سیاسی و بنەماڵی خوالێخۆشبوو، نوێنەری کۆماری ئیسلامی ئێران و سکرتێر و نوێنەرانی ژمارەیەکی زۆر لە حیزبی کوردستانی و عراقیەکان و میوانێکی زۆر کە بەشێکیشیان لە دەرەوەی هەرێم و هاتبوون،
لە هۆڵی شەید شیهاب لە قەڵاچۆلان سەرەتای کۆڕی ماتەنینەکە با خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەستی پێکرد. پاشان ساتێک بە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە مامۆستای خوالەخۆش بوو. هەڤاڵمانجەلال ئاماژەی بۆ ئەوە کرد کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بینی کوردەتی تازە کردەوە لە ڕووی متوربەکردنی بە تێزە چینایەتیەکانەوە، چونکە دژی چەوسانەوە بوو بە هەموو جۆرەکانیەوە و لەو باوەڕەدا بوو کە دەبێت چەوساندنەوە لە ڕێگ و ڕیشەوە هەڵبکەندرێ. لەم بارەیەشەوە ئاماژەی بۆ چەندێ ڕەشارێکی مامۆستا ئیبراهیم کرد کە ئەم باوەڕەی تێدا ڕەنگداتەوە. بەڵێ خۆشەویستان سڵاو، بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی شەوچەری سلێمانی. مامۆستا جان هەمومان گوێمان لەو بابەتە بوو بە دەمیلانەکان سەبارەت بە مامۆستا ئیبراهیم ئەحمەد، بەڵام من حەزەکەم بەرلەوەی تۆ جەنابت بچینە سەر ئەو بابەتە وچانێکی کەم کاک میدیا شتێکمان بۆ بڵێت تۆ پێت خۆش نییە؟ کاک جەزا جان ئەگەر تۆ جەنابت لەگەڵ کاک میدیا نەختێک ڕاگۆڕینەوە بکەن. وەڵی منیش سەرەتا هەر بە هەمان شێوە ئەم شەو زۆر خۆشحاڵم کە لەگەڵ مامۆستا شێرکۆڤێکەس شاعری ناودار و ڕووناکبیری گەلەکەمان مای فەخرە بۆ ئێمە لەگەڵ کاک میدیا حسین کە بەڕاستی من نامێ وەسفی کاکە میدیا بکەم بەو شێوەی کە خەڵک خۆی ئێناسێت، ئەویش هونەرمەندێکی زۆر ڕۆشنبیر و ئەتوانم بڵم شاعیرێکی لیریک و کەسێکی زۆر ڕۆشنبیرە لە بواری مۆسیقا و بە هەڵوێست و شۆڕژێرشە نەک لە بەرەوڕی خۆی هەمووەکو پێشمەرگایەتی نەزانم خزمەتێکی زۆری کردووە. یەکێکە لەو هونەرمەندانی کە بۆ شاری سلێمانی بەڕاستی جێگە دەستی دیارە بە پەیوە جوانەکانی بە وشە جوانەکانی بە هەڵوێستەکانی. کاک میدیا جان بە خێراتنێکی گەم دەکەم، هەروە بە خێراتنی کاک کاک میدیا جان. من ئەوەندەی بزانم جەنابیشتان ئێمە ئەم بەرنامەیەمان زیاتر کاڵی شەوچەری سلێمانیەمانەیە باسی شتە جوانەکانی ئەمە باس قسە زۆر دەست پێشم فەرمون بخۆن. کاک میدیا جان ئەم بەرنامەی باسی شتە جوانەکانی شاری سلێمانی داردە جوانەکان جەنابیشتان ئەگەر لەگەڵ جیلی ئێمەمانانە پێم وا بێ بیرەوەرین ئێوەش بۆ شاری سلێمانی بە گۆرانی خۆشەکانتان ئەو سەردەمانە پیرە، بەڵام کارجەزا گەنجە بەخواکە من باسی تەمانی خۆمەکەم دەستەبەرە. بەڕاستی من هەموو وەختێک هەم شعرەکانی مامۆستا شێرکۆڤێکەس و هەم گۆرانیەکانی کاک میدیا هەردووشیان کە بەڕاستی شتەکانیان دیارە بۆ شاری سلێمانی جێگەدەستیان بە ئەدەبیات و بە هونەری شاری سلێمانی و دیارە. کاک میدیا جان من ئەوەندەی بیستی بێتم باوکی بەڕێزشە یەکێک بەلەوانی ئێمە زۆر جا لەم بەرنامەی باسیەوەکەین یەکەم سینەما چێ لە سلێمانای داینا، یەکەم ڕادیۆکەی هاتە شارەکەەوە بە پێوە باوکە بە ڕەحمەت بێچێک گوڵانی کە یەکەم کەسیش بە تۆمارگای هەبوو یا یەکەم کەس بووە دوم بۆ بار حەڵیش تۆمارگای هەبوو لە شاری سلێمانیا. خۆت هەندێک تۆزە بیرەوەری باسی تۆمارکەر با بڵێن ڕیکۆردەری هەبوو یا خۆ ڕیکۆردەر ئەو کاتە زۆر زەحمەت بوو کەم کەسە بۆ ئەسڵان ئەوە هۆکارە نەبوو بۆی جەنابیش زیاتر جارە باسم کردو کە ئەگەر خۆم دۆزی بێتەوە لە بواری گۆرانیا شتێکم تیا مەوجود بوو بێت دەنگی هونەرمەندانی پێش خۆم بوون کە بەهۆی ڕیکۆردەرەکەی باوکمەوانەیە جۆبیستیە بوو موکو حەسەن زیرەک و ئێستێوە و تایار تۆفیق و ئەحمەد شەماڵ و مامۆستا ڕەفیق چالاک و حەمەد ساڵح دیلان و تەنانەت عەرەبەکانی شازوور حسێن و ناظم غەزالی چووکم باوکم حەزی لە دەنگە ئەسیلەکان بوو، چ کوردی بووایە چ فارسی بووایە چ عەرەبی دەنگی ئەسیلی پێخۆش بوو. ئێمەش لە سەرەتای جۆکردنەوەم لە جۆپڕبوونم لە موزیک و لە دەنگی هونەرمەندان بەو شتە ڕەسەنانە ئێمە پەروەردەکراین. سپاسانەکەم ئەمەوێت سەرەتا شتێک بڵم پێش هەموو شتێک من زۆر زۆر خۆشحاڵم کە ئەم شەو وەکو مێژوویەک دووبارە بۆ منیش چەند جارێک لە خزمەتی کاک شێرکۆڤێکەستا لە چەند مناسبەیەکی ماتەمینی و
لەو ساڕۆژی شەی دوشتا بەشداریمان کردووە بەڕێزیان بە پەیوی جوان و بە تێکستێکی شۆڕژێرانە بۆ شەهیدەکە و منیش دواتر بە مەقامێک یان بە لاوانەوە یەکوە ئەم شتێش نسیب و سارەنووس لە ناو ڕادیۆ خنجیرانەکەی مەڵبەندەکەی بابانە کۆی کردینەوانی ئەوە پێش پێم دەست کاک میدیاگەر تۆ لەفکرد نەسوێ پێم وایە زیاتر وتت لە خۆشەویستی مامۆستا شێرکۆ نەختێک ناساغشم ئەبێ بەڵام ئەبێ هەر بێ باڵێ ئەو بەتاکید پێ نافرۆشمەوە بە کاک شێرکۆ خۆی دەزانێم و جارە زوو چوومەتە خزمەتی و چەند جارێکی بە کاک عیرفان ئەحمەد ئاسڵا و ڕێزم بۆ ناردوو هەرجارێکی ئێمەش دووبارە بەخێراتمان دەکەین کاک میدیاگەر ماسەکەم جا منیش ڕۆڵەیەکی ئەم شاری سلەیمانیە وەکو هەتە تاجێکی ناو خەڵکی سلەیمانی وەک بەڕێستان بەڕاستی من نازانم چۆن دەست پێ بکەم لە خزمەت ئێوە و لە خزمەت مامۆستا شێرکۆ بێکەسا بەڵام ئەوەندە دەڵێم منیش وەکو حاجی تۆفیقی نەمر مامۆستا پیرەمێردی نەمر پیرەمێردی فەیلسوف کە جێپەنجەی ڕەنگینی دیارە بە چالاکیەکان و بزوتنەوەکانی فەرەنگی و ڕۆشنبیری و جەژنە نەتەوایەتەکانی ئەم گەلەوانیە بە ڕۆژنامەگەری و بە زیندووکردنەوە و بەرزڕاگرتنی یادی جەژنەکانی نەورۆز و سەری ساڵی کوردی و ئەم بۆنەوە بە شەو چەرەوە بە پەندە جوانەکانی و بەیت و بالۆر و شعرەکانی و چەنەها کەسی تریش هەن کە هەر ئەوانیش جەپەنجان دیارە و مامۆستا ئاماژەی بۆ کرد کە ئەم شەو ناتوانێت هەمویان ڕیزبەند بکەین ناوی یەک بێکیان بڵێن لەوانە کە کاک جەمال ئاغا یادی بەخێر کە شتێکی ناسکی هەیە من بەیتێکی خۆم لەگەڵ بەیتێکی ئەوە جوت کردووە کە ئەوە فەرمێت بەهەشتی ذاتی پاکی خوا بەناوبانگە لە بەرجوانی کتومت ڕەنگی ڕێژراوە لەسەر شێوەی سلەیمانی منیش دەڵێم لە دوای ئەو لە هەر شوێنە لێم بپرسن پێیان ئەڵێم کوردستانیم مەشخەڵی بیری ئازادیم چونکە خەڵکی سلەیمانیم بەڕاستی وەکو زانایان و ڕۆشنبیران ناوێن لە ناو پایتەختی ڕۆشنبیری لە هەج بوارەکار لەم شارە ئیشکەیت ئەتوانم بڵم ئەگەر لووتکەش نەبیت سەرقافڵەش نەبیت سوارچاکیش نەبیت شتێک هەیت کە شانازەی بەو شتێوە بکەی بۆ پەیوە بکەی کە دەڵێن سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری کاکە میدیاگەر من زۆر سپاس دەکەین بۆ ئەو وتە جوانانە و بۆ پەیوە جوانانت بەڵام ئێستا ئەگەر شتێکمان پێشکەش بکەی بۆی مامۆستا شێرکۆ حەزی لە هونەر هەر هەیە تەڵای لە خزمەتان
وەک من عەشقی دیارستوە تەمی خەمی ساتە وەقتی تەمی خەمی ساتە وەقتی ئەمی شەب دەگرێ داوێنم چگەر شادیم تێ هەڵ نەکرد تا لەبەر ورچەی ڕامێنم ئەو نیگارەی نگای منی بەو خاکەوە گرێداوە تەلاری عەشقێکی کۆنا ئێستا بووە بەکەلاوە دەنگت خۆش بێ کاک میدیاگیان دەست خۆش مامۆستا شێرکۆ بەڵێ من ویستم بگەڕێمەوە بەسەر ئەو وتارەی کە لەبارەی مامۆستا برای مەحموود خوێنرایەوە دیارە بەشێکی زۆری لە جێگەی خۆیان بوو بەڵام لە یەک شوێنە یەکێ لەو ناوانەی کە ئەو پێنووسی هەیە لام بێ بووە یعنی بلە بە پێچەوانەوە کە بیخوێنێتەوە بلە دەرەچێت ئەمە یەک دوو جونگەیەکی تر هەیە لە ژیانی مامۆستا برای مەحموود ئەویز مەسەلەی شەشی ڕەشی ئەیلولی سلێمانیە کە ئەوایە ئەوە یەکێ بێ لەو نقطانەی کە لە وتارەکە هەبوایە چونکە بەڕاستی ئەو ڕاپەڕینە خەباتی کوردی لە شاخەوە گواستەوە بۆ یەکەم جار بۆ ناو شار بۆ ئەوە خۆی وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی خەباتی سیاسی کوردە دیارە کە ئەو یەکێک بووە لە سەرەتای گەنجیا بوو یعنی بەڵام لە دەوری 15 ساڵ و 16 ساڵ بوو بەڵام دیارە لەو گەورەتر بێکەس بووە کە لە هەمان سەرکردایەتی هەمان ڕاپەڕینی کردووە هەروەها ڕەشۆری گۆرانی بێژ بووە و هەروەها مەسەلا کەسایەتی وەکو سەعید دارتاش بووە باوکی بابڕین شەهید ئەنوەر و باوکی هونەرمەند کاک فەریدون و گەلێککە بەڵام لە ناوە هەرە دیارەکان ئەمانە بوون کە ئەو ڕۆژیان دروست کردووە دیارە زائیدەن دەوری لە بەرچاوی مامۆستا برای مەحموود بەڵێ مامۆستا جان سەبارەت بە برای مەحموود زیاتر تۆ وەکو جەنابەت لە نزیکەوە ئاگادار بی بە جۆرەوەی کە کۆمەڵێکت خستە سەر خەرمانی ئەو شانش کە لە راپۆرتەکەدا هاتبوو زیاتر ئەو کاتە برایم ئەحمەد بەچی ناسرا بوو جارە کە وەختێ باز لە یەکێکی وەکو مامۆستا برایم ئەحمەد دەکرێ دوو لایەنی هەرە دیاری هەیە یعنی یەکێکیان لایەنی ئەدەبی هەیە ئەو یەکتریان لایەنی سیاسیە ئەوەی ڕاستی بێ من زیاتر مەبەستم لایەنی ئەدەبی و توانا و سەلیقە و بەهرەی ئەو پیاوەیە لە وەختێکا کە مەسەلەی زمانی کوردی ئەچووە قۆناغێکی تری خۆ تازەکردنەوەەوە دوو برای مەحموود بەتەنها هەرەوە نەبووە ئەدیبێک بێت یان شاعرێ بێت یا بەڵکو ڕووناکبیرێکی سەردەمەکەی خۆی بووە تۆ ئەگەر مەسەلەی ڕووناکبیری نەبێ شتی گەورە ناکرێت یعنی ئەشێت یەکێک بەهرەیەکی شعری تا بێ بتوانێ ماوەیەکە و بەهرێ ببات یعنی بیخاتە ڕێ بەڵام تا سەرنە یەکێ لە عەلامەتەرە نیشانە گەورەکان لە ژیانی مامۆستا برای مەحمەدا ئەوەیە کە پەخشانی کوردی لەسەر دەستی ئەوە کەوتە قۆناغێکی تری تازەکردن و پێشکەوتنەوە یعنی بەرامبەر بەو لە شعری کوردیا وەک چۆن گۆرانە بینین کە لە شعری کوردیا سەری پردە گەورەکەیە بۆ تازەکردنەوە سەری پردە گەورەکەش لە ئەدەبی پەخشانە مامۆستا برای مەحمەدە و هەردووکیشان تقریبا لە زمانێک هابوون یعنی بەڵام دیارە جگەل لە کورتە چیرۆکەکانی جگەل لە وەرگێڕانی لە ئەدەبی بێگانەوە بەڵێ مەسەلەی ڕۆمان نووسین ئەوەی چێکە لە هەرە با بڵێ نیشانە هەرە دیارەکانی ئەو پیاوە بەرهەدارە یعنی ئەویش تەمانەوە بوو کە وەکو لە وتارەکە شەباز کرا کە بۆ یەکەم جار ڕۆمانی ژانی گەلی نووسێ ڕۆمانی ژانی گەل بە تەنها بریتی نییە لە جێڕانەوەی ڕووداوێک بەڵکو ژانی گەل بریتیە لە بەشێک لە مێژووی کورد و هەروەها لە ڕێکەوتێک کە یەکێک
ئەباتە شوێنێکی تر لە ژیانە ینی جوامێر بەڕێکەوێتە دەرەوانێ مامان بۆ ژنەکەی بێنێکم ناڕێ بێ بەڵام ئەکەوێتە ناو ئەو ڕووداوە کە دوایی ئەو ڕۆمانە گەورەی لێ دروست بێت طبعاً وەختێک ئەو تێ برای محەممەد یعنی ئەڵێن شاعر ڕۆژنامەوان بەخشانووس چیرۆگنووس ڕۆمانووس وەلعینی وەختە قانونی یعنی ئەمانە هەمووی بەیەکەوە لە ئەو پیاوەدا مامەسە شەرکۆ ئایا بە سەرقافڵەی بەرەنگاریدا ئەندرێت لەو سەردەمەی خۆیدا دیارە و شعری هەیە کە شعری بێگومان کە بچێتە خانەی شعری بەرەنگاریەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە برای محەممەد با بڵین چرایەکە یەکێکە لە چرا گەورەکانی سەردەمی تازەکردنەوە لە ئەدەبی کوردیا و لە هەمان کاتیشا یەکێکە لە خەباتجێڕەکانی یعنی لە فترەیەکی مێژووی ئێمە ئیترەوە درێژەکەیتەوە دوایی بۆ ناو پارتی و هەموو ڕووداوەکانی تری و گرتنی و مامەستا شەرکۆ ئەو سەردەما تا چەند گۆڤاری گەلاژین یعنی بۆ ئەو سەردەمەی ئەوستا دەور و تەسیریشی تایبەتی خۆی هەبوو بێگومان یعنی من بۆیە نەمێژی تا باسیەوانە بکەم چونکە لە راپۆرتەکە باس کرا بوو گۆڤاری گەلاوێژ گواستنەوەیەکی نەوعیە لە ئەدەب و زمانی کوردیە یعنی هەروەکو لە راپۆرتەکە من پێم وایە پێش ئەم راپۆرتەش من بەعزێک لەم قسانم کردووە کە ئەمڕۆ لە راپۆرتەکە بوو یعنی تۆ ئەگەر بیتە سەردەمی شێخ مەحموود نەمر و تەماشای ڕۆژنامە و هەزەتەکانی ئەو سەردەمە بکەیت و زمانی کوردی ببینیت لە دوای ئەوە بە ماوەیەکی زۆر کەم نموویە کاتە 20 ساڵ تۆ دەیت گەلاوێژە بینی هەست دەکەیت بەوەی وەکو دوو زمان بێوایە یعنی زمانێکە زمانێکی پوختە زمانێکە تەمان دیاراویش بە تەسیراتی دینی و سەقافی سەردەمی خۆی کە پڕە لە وشەی عەرەبی و تورکی و ئەمانە یعنی تەمانەوە هەر زمانێک لەم زمانانە لە سیاقی تاریخی خۆیانە باسەکرێن یعنی وە نەبێ ئەوە عیبە بوو بێ بەڵام بەڕاستی یەکێک لەوانەی کە زمانی کوردی پاکردەوە برای محموود ڕەفیقەکانی بووین دیارە هەموو ئەوانەی کە لە گۆواری گەلاوژانی لە ڕەشی نەجی بۆ برای محەممەد بۆ زۆر کەسی تر کە ڕەنگە ئێستا من ناوەکانم لە خەیاڵانە بن یعنی مامەستا ئەو کاتێک کە مامەستا ئەحمەد ئەو گۆڤاری دەرکردنەوەی دەرگایە ینی کردنەوەی ئەو دەواازەی نەبوو بەڕووی ئەدەبیاتی کوردیا کە وەکو سەرەتایەک سەرهەڵدانێکی بەڕووی فکری تازەشە بەڕووی فکری تازە چونکە خۆ دەیزانی ئەگەر فکری تازە نەبوو ئەدەبی تازەش نابێت یعنی ئەدەبی تازە لە فکری تازەوە دێت و شعری تازە لە فکری تازەوە دێت یعنی مەسەلەکەوە نییە بە تەنها با بڵین پێشەنگێکی وەکو گۆران تەنها شکڵی شعری گۆڕی بێ یعنی ئەوەی کردوێ کە بە وەزنی عروزی عەرەبی نەنووسێت یان بەو ئیقاعانە نەنووسێت بەو وەزنانە نەنووسێت کە لە عروزی عەرەبیا بوو نە ئەگەرچی لە ئەزمموی گۆران خۆیان هەموو ئەمانە بینین بەڵام ئەوەی کە گۆران کردی فکری تازە وای لێ کرد کە شکلی تازە بێنێتە پێش و ئەمە تۆ لە هەموو زۆربەی زۆری شعرەکانی بینی دووهەم زمانێک کە خەڵکەکە هی خەڵکەکەی ناو خەڵکەکە بوو یعنی تۆ ئێستا خەڵکی هەموو خەڵکێک کە شعری نالیە خوێنێتەوە خۆی تێی ناگە چونکە ئەوە زمانی تەنها نوخبە بوو زمانی هەڵبژاردەی سەردەمی خۆیان بوون ئەو زمانە بوو کە ئەبوایە کەسێک تێی بگا کە پاشخانی سەقافەتی ئیسلامی و پاشخانێکی دینی بۆ قورئان و بۆ مەسەلەی لێ تێگەیشتن هەبوو بێ بەڵام ئەوەی کە گۆران کردی ئەو زمانەی لە بورجێکی بەرزەوە هێنایە خۆرەوە بۆ ناو خەڵک یعنی ئەوەی کە گۆران پێی نووسیوە هەرو زمانە بۆ کە خەڵکی لەسەر جادە قسەی پێ کردووە لە ماڵە بەڵام دیارە لە ئاستێکی بەرزی هونەریە دیارە ئەمەش بەتەنها ئەوە نییە خۆی یەکسەرەمەی کردێ بەڵکو مامۆستای ئەو کە خۆی بە زۆر تعزیم و باسیەکە پیرەمێرد یعنی سەرەتا ڕێگەی خۆش کرد بۆ ئەو زمانە بەڵێ مامۆستا شەکر تۆ دوای وتت چییە بۆ مامۆستا برای محەممەد
يعني دوای وتت کە تۆ تیایدا مامۆستا برای مححمد من پێم وایە ناتوانین باز لە پەخشان و ڕۆمان و ئەدەبی کوردی بکەین ئەگەر برای مححمد بە چرایەکی هەر ڕووناکی لە قەڵم نەدەین. ئەی گۆرانی شاعر شعری تازی دامەزران تا چەند تۆ جەنابەت قسەت لەسەر ئەوە هەیە و تا چەند بۆ ئەو سەردەما توانی دەرگایەک واڵا بکاتەوە بۆ تازەگاری شعری کوردی؟ دیارە تەروەکو ئیشارەتم پێکرد یانی لە قسەکانما دیسانەوەی ئێمە ناتوانین باز لە تازەگەری بکەین ئەگەر باز لە گۆران نەکەین بە تایبەتی ئەو دەورەی کە لە تازەکردنەوە و نوێخوازی داکردی بە تایبەتی لە شعری کوردیە. تەمانەمە بەو معنایە نییە گۆران بەر لەوەی هەتا بە عروضی عەرەبی نەنووسێت خۆی لەو مەیدانایەکێ بۆ لە سوارە گەورەکانی یعنی بەڵام گۆران ئەو قەیدانە بابرینە و کۆتانەی شکاند و دوای ئەوە دیسان گۆرانێکێ بۆ لە ڕووناکبیرانی سەردەمی خۆی و چەند زمانێکی زانیوە بە زمانی ئینگلیزیشەوە و هەروەها برای مححمد کە ئەمانە خۆکاری گەورە بوون بۆ مەسەلەی تازەکردنەوە و پێشکەوتنی ئەدەبیات. گۆران لەگەڵ برای مححمد دوو جەمسەری هەر گەورەی ئەدەبی ئێمن بۆ تازەکردنەوە چ لە شەعر و چ لە پەخشانی کوردیە. بەرەوەی بەرنامەکە دەست پێ بکەین مامۆستا قادرۆک زۆر جەختی ئەوەی لێکردم کە من پرسیارێک لە جەنابت بکەم وەصف لای گۆران یعنی لای گۆرانی شاعر وەصفێکی زۆر یعنی هۆنراوەکانی شاعرەکانی هەمووی وەصف چی ئەگەێنێ لای گۆران؟ تەبان بە وێنە قسەی کردووە یعنی ئەوەی کە ڕەسامێکی کا بە ڕەسم ئەم بە کەلیمات کردوێتی ئەم بە وشە کردوێتی و تۆ لە شعری گۆرانە جۆرێک لە با بڵین سادەیی ئەبینی نەک ساکاری سادەییە کە قوڵە و هەموو کەسێک پێی ناوترێ تۆ کە لە دوایەوەی خوێنیتەوە اینجا ئەزانی دەڵێ ئەوە من چۆن من بۆ نەمزانی ڕۆژە لە ڕۆژان شتێکی وا بڵێم شتێکی ئاساییە بەڵام لە هەمان کاتیشە قوڵبوونەوەیە و زمانێکی ڕەوانە و یەکێکە لەو شاعرانەی کە بەڕاستی ینی سەرەتای یەکەمی تازەکردنەوە و نوێخوازی لە شعری کوردیا دامەزان. بەڵێ مامۆستا شێرکۆ کاکجەزاوە داوای ڕوخسە دەکاڵێ پرسیارێکمەی لە مامۆستا شێرکۆ. مامۆستا گیان ببوورە من پرسیارەکەم لە بەڕێزت وشەی هەڵمەت و قوربانی ئایا بۆ سەردەمێک گەڕێتەوە کە بەسەر شاری سلێمانیە ستنێراوە؟ بەڵێ من ئەوەندەی کە بزانم یەکەم کەسێکەش ئەم تعبیرەی بەکارهێنابێ شاری هەڵمەت و قوربانی خوارێ خۆش بوو شاعری دیاری سلێمانی کامران بووە. پێم وایە بۆ سەردەمی پەنجاکان و 58 پێشتر تۆزێک ئەگەڕێتەوە یعنی من بۆ یەکەم جار لە کامەرانم بیستەوە کە ناوی سلێمانی نابێ شاری هەڵمەت و قوربانی. مامۆستا هەندێ وشە هەیە ئێمە چکەتەوەری سەرەکیمان لەسەر شاری سلێمانیە ئەو شاری کە هەندێک جا بە شارە حیاتەکە ناوەبرێت و شاری هەڵمەت و قوربانی و چەند نازناوی تر شارە زیندووەکە شاری شاعیران بەڕاستی هەندێک وشە هەیە نازانم لە شعرەکانی جەنابیستە ئەو وشانە بەجەستە بوون وەکو بەردەی سەرا مامەیارە کاگ ئەحمەدی شێخ گردی سەیوان ئەمانە چی لایز بەڕێستە ینی من لەم شارە لەدایک بووم لەم شارە شا گەورە بوو چاخانەی شعب بەڵێ لەبەرەوەی چاخانەی حەمەڕەق ینی من کە لە ئەمە شاری منە ینی من خۆم لەم شارە لەدایک بووم و لەم شارە گەورە بووم و باوکم باپیویشم بەڵێ دڵنیاین لەم شارەدا بووە لەبەر ئەوە بەسراومەتەوە بە هەموو خەونەکانی ئەم شارەوە یعنی ئەم شارە سەرچاوە بووە بۆ شعرێکە من نووسی بێتم هەتا ئەگەر شعرەکە پەیوەندی بەم شارەشەوە نەبوو بێ هێزە معنەوێ گەورەکەی ئەم شارەی لە دواوە بووە. بەڵێ مامۆستا جان کاکجەزا ئەگەر یەک پرسیارمەوە زۆر بەداوای لێبوردنەوە مامۆستا قادری جارمەتیمان بە حەزەکەم جۆشمان لە یەکێک لە شعرەکانی کاگمیدیا بێ بەدەر لە گۆرانی و هونەر کاگمیدیا وەکو زانراوە شاعیرێکی زۆر باشە هەرچەنە منەوە لە بەردەمی مامۆستا شێرکۆیە لەوانەیە وە کاگمیدیا بەو کاتە خۆی توانێ
باسی شعرەکانی خۆی بکات چکە چەندین شعری لیریکە نووسێ کاکمیدیا زیاتر و چەندین کتێبی تری کورتە چیرۆکەوانشی نووسیوە وەکو بەفروکۆس و چەند نامیلکەی تر بەس حەزەکەم یەکێک لەو شعرانەی خۆی کە ئەویش زۆر جار لە وەسفە خۆی بینێتەوە من پێم وابێت ئەگەر شعرێکمان بۆ بخوێنێتەوە زۆر پێمان خۆش حضوری کاکشێرکۆیە تەوان بەشتانازی ئەزانم کە توانم ئێوەش و بیستەرانی ئەم ڕادۆیەش کە ڕازی بن بۆ شعرەی من بەداخەوە زۆر شعرم چاپ نەکراوە هەندێکی چاپ کراوە بە غەڵەت و ئەمانە بەرحاڵ ئێستا لێرە ئەوەی کە ئێڵێم نەچاپە و نا کەسی تر وتێتی تا بە هەڵە بیڵەی خۆمە مەزورم بە تەقەیودەوە بوێرم دوو پارچە شعر خوێنمەوە پارچەیەکیان سوارینەیەکە بۆ پێشانگایەکی شعری بنکەی گەلاوێژی نووسی بووم هەڵم واسی وازم مامۆستا شێرکۆ بەداخەوە نەیبینی لە پایەکە دان نابوو کاکشێرکۆ نەگەشتە ئێوە بخوێنێتەوە ئەو سوارینەیە باس لە خەڵکە عابیدە ئینەکان ئەکات ئەوانەی سە تەریقەتەکان کە زۆرترین ژیانیان لە نوێژ عیبادەتا بەنەسەر بەم جۆرە دەست پێکات توانج مەدەن لە چرا ئاوێتەی دووکەڵ بووە توانج من لە چرا ئاوێتەی دووکەڵ بووە لەسەر باڵی پەپولە خۆشەویستی هەڵبووە فەنافیلایە ئەم شەو ذکری عاشق و مەستە شۆگار ئەدرەوشێتەوە بە سوورمەی سووتوی جەستە ئەمە پارچێکیان قەسیدەیەکیش کە بۆ گۆرانی نووسیوە شعرێکی تێکستێکی لیرکیە هەڵبەت لێرە حەزم کردووە یاری بە وشتە نەکەم لەم قەسیدەیە حەزم کردووە سوورە بشانم سوورەی زەهنی وێنەی خەیاڵی پیشانی عاشق بم چۆن دڵت هات بە یەکجاری جێبهێڵی ئەم هەوارە جێگەی یەکەمین دیدار و شیرینترین یادگارە ئەو دارانەی کەسایە بوون چەند گەڵایەن هەڵوەریوە لەوەش زیاتر لە هیجرانە ئەشتی من و تۆیان دیوە زۆر کەڕەت بە یادی جاران ئەم هەوارە و بۆ گەڕاوم خەیاڵم بۆتە ئاوێنە و شێوەت هاتۆتە بەر چاوم زۆر کەڕەت بە یادی جاران ئەم هەوارە و بۆ گەڕاوم خەیاڵم بۆتە ئاوێنە و شێوە و هاتۆتە بەر چاوم هەر شەماڵێ بە ئەسپایی دامێنی کۆتی هەڵکردوم و ئەمزانیوە دەستی تۆیە لە ناکاو دامەنی گرتوم طبعا دوایەوە مەقتەعێکی تری لەسەرا گەر بیرم مابێ لە بەیتێکم بیر چوە ئاخر بەیتیاڵێ لە بێشەڵانی غوربەتە درەختی کوشتی گوێ ئاوم لە ترسی ئاگری فرقەت محتاجی دوو جۆگەی چاوم یەکۆن ڕاوت بۆ فلیمی خولەپیزە نووسی بوو ئەگەر بیر مابێت سوارینەیە نەزی ئێرە ئەوە بەڵێ ئەوە طبعا فيلم فولەپیزەش کەسایەتێکە سەر بم محوەری سلەیمانیە بێگومان بۆیە حەزەکەم نایبینی تۆ لە فیلمە ئەتوانی کام کەسێک کە زۆر تاوانبار بێت ئەتوانی تەمجیدی کەیت ئەویش کە کەسێکی یاخی بووە مادەم لە سەردەمای سوڵتە کوردی نەبووە دەسەڵات کوردی نەبووە هەموو یاخی بوونێکی جۆرێک لە تەمەڕود و سیاست ئەبێتە باگراوندەکەی زیاتر سیاسیانم ناوهێناوە بەم جۆرە دەست پێکات سروشتم ڕێژەی نەگۆڕە دەست بە یاسای زوڵم و زۆرم باوەڕم زادەی ڕەوایە ناتوانم هەڵوێز بگۆڕم من کە یەک جار دەژیم دەمرم کۆیلایەتیم زۆر پێنەنگە ئۆباڵی هەر خوێنە دەڕژێ بە ئەستۆی لولەی تفەنگە چیتانەوێ دژی دەسەڵاتی ئێوەم کام لوتکەلانەی هەڵۆیە دڵنیابن من بەوێوەم هێزم لە با هەڵگۆزیوە ئەسپم تیشکی خۆرەتاوە هەر کەسێ باو ئاگر زینکە کەم ژیاوە کەڵ ژیاوە خۆم لا نادەم لە بەڵاتان لە مەرجی خۆمم بردووە خۆم لا نادەم لە بەڵاتان لە مەرجی خۆمم بردووە سەرکەشێکم لێتان یاخیم گۆڕی خۆمم مون کردووە من کە یەک جار دەژیم دەمرم کۆیلایەتیم زۆر پێنەنگە وەباڵی هەر خوێنێ ئەڕژێ بە ئەستۆی لولەی تفەنگە شعرەکان تێکەڵەیەکە لە نێوان با بڵێن شعری کلاسیکی و شعری تازە و تێکەڵت کردوون کە ئەوە بۆ ئەوە نابێت یعنی با بڵێن هینێک نابینیت یعنی سوورەتێکی وازەحی شعری ئەمڕۆ ئەزانم بەڵێ من مەبەستم دەینەکەیە ینی پێشم وایە لە یەک دوو شوێنە ئیقاعەکان وەک وا هاتە بەرجۆم دیارە ئەوە پێویستی بەوەی ئینسان دوایی بخێنێتەوە ئیقاعەکان تەواو نەبوون یانی بەڵام مستحەزەکەی بۆ دەخوێنمەوە پێم وایە تۆزە کۆچیت مەشغوڵ بوویت
نا خۆی پێویست ناکە پێویست ناکە نەبەستی مامەستاش ئەوە نییە کە ناجینا تۆ هەست دەکەی کە جۆرێک لە خەیاڵ و بەهرەی تێدا مامەستا جان وەڵاهی ئێمە وتمان دوایین تەوریا خو دوایین بابل لەسەر مامەستا برای محمد بەڵام شتێک کاتۆ توێدمان ئەگەر جانابێت مەسەلەن تااقەتت هەبێ یاخود مادومان نەکردبی وەڵامان بدەیت مامەستا برای محمود لەگەڵ هەموو ئەو شتە جوانانەی کە هەی بووە پارێزەرێکیش بووە تا چەند لەو سەردەمەدا بە تەواضحی داکۆکی لە تاکەکانی کۆمەلگای کوردەواری کردووە ئەوەی کە من بزانم یعنی بە یادەوەری خۆم کە دیارە من مناڵ و هەرزەکار بووم برای محمد هەمیشە مامۆستا برای محمد هەمیشە داکۆچی لە کەسانی هژار و جوتیار و بەشخوراوەکان کردووە ینی هیچ گومانم نییە لەوە ینی و بێتگەلەوەی چێ بۆ لە پارێزەرە زیرەکەکان ینی ئەوانەی کە لە محکەمەی سلێمانیە تێشێ بۆ لەوانی کە ناوی هەبووە ینی دیار بووە ینی و زۆر چیرۆکیان دەربارەی زیرەکی ئەو لە محکەمە ئەژێڕایەوە دەستت خۆش مامەستا گیان دەمت خۆش بۆ ئەو وەڵامە جوانانە بەس ئێستا بابینە سەر مەحوی خۆشەویستی شاعیر مەحوی بەڵێ خۆش دەزانی مەحویژێکەکە لەو شاعرە لەو کەڵە شاعیرانەی گەلی کورکە پێویستە هەممان شانازی پێوە بکەین بەس تۆ جەنابێت وەکو کەڵە شاعیرێکی گەلەکەمان وەکو شاعیرێکی بڵند و خۆشەویست مامۆستا گیان پێمان خۆشە تۆ جەنابێت زیاتر ئەگەر ڕوونکردنەوەت لابێ پێمان من تەنها چەند شتێک دەڵێم یعنی لە شعری کلاسیکیە لە شعری کلاسیکی کوردیە کە وەختی دێنە سەر باسکردنی مەحوی زمانی شعر ئەگۆڕێ چونکە زمانی ڕوئیای مەحوی بۆ شعری عرفانی بۆ شعری تەسەوف ئەگاتە قومەیەکی گەورە ئەگاتە پلەیەکی گەورە یاوی لەبەرەوە هەتا شعرەکانی ئەبێ زۆری لەسەر ڕابوەسی ئەنێ مەنگە جیناس و طیباق و وردەکاری تێدایە و دوو جگەلەوە با بڵین بە زانیاری تەسەوفانە و عیرفانیانە زۆربەی زۆری شعرەکانی متور بەکراوە لەبەر ئەوە ینی ئەتوانین بڵین شعری مەحوی لە زۆربەی زۆری شاعرەکانی تر زیاترە بێ لەسەر شعری مەحوی ڕابوەسی بێگومان لەو دیوانە چ لە دیوانەکەیە کە هەر بنەماڵی خوارێ خۆشبوون مەلا عەبدولکەریم مدەڕیس کردووە بۆ بەتایبەتی مەلا عەبدولکەریم مدەڕیس دەورێکی زۆریە بۆ لەشکردنەوەی بابرین مفرداتی شعرەکانی بەڵێ بۆ جگەل لەوەش یعنی بەڕاستی کۆمەڵی دراساتی تریش هەر دەربارەی مەحوی نووسراوە وڵێ و تەنها وابزانم من هینێکی شەبوو شعرێکیەوە هەیە کە هەمومان بیستومانە ینی بەڵام ئەوە خوێنمەوە ینی هەمومان بیستومانە لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ دەمرم بەزارەت و لەما لا یعنیا وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بۆ وەقتێ بخوازمدا تیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفتم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سرم خۆ ناگرێت و تازە پێگرم مامۆستا شێرکۆ ئەتوانین بڵین مەحوی پێشەوەی شعری کلاسیک بووە؟ نا بەو تعبیرە ناتوانین بڵێن بەڵام بێشێکە لە شاعرانی هەرە گەورەی کلاسیک لە شعری عیرفانی و دنیای تەسەوفە ئەتوانین وا باس لە مەحوی بکەین
مامۆستا گیان با بینە سەر خوا لێ خۆش بوو کە لە شاعری نەمری گەلەکەمان بێکەسی شاعری باوتە بێکەس یەکێکە لەو شاعرانەی کە لە سەرەتای سەدەی 20 ئەگەرچی بەتەمەن لە مامۆستا برای مەحمووان گەورەترە بەڵام هەرەکەوێتە هەمان زەمانەوە و کەوێتە هەمان زەمانی گۆرانەوە و هەروەها ڕووناکبیرانی وەک ڕەفیع حلمی و کەسانی تر بێگومان بێکەس کە ئێمە باز لە بێکەس بکەین بێ باز لە شعری نیشتیمانی بکەین بێکەس یەکێکە لەو شاعرانەی کە بۆ جارێکی تر مەشخەڵەکەی ئەو مەشخەڵەی کە حاجی قادری کۆیی دایگستان بێکەس لە سەردەمێکی ترا وەریەگرێتەوە ئەو مەشخەڵە وەرەگرێتەوە بڵێ زیاتر پێداتەوە وەری ئەگرێتەوە بەڵێ یعنی و بۆ شعری نیشتیمانی طبعا بێتگەلەوە بەڕاستی کە باز لە بێکەس دەکەین ئەبێ ئەوە بزانین کە بێکەس ئەتوانم بڵێم ڕەنگە تاقە شاعر بێمە مەسەلە باوکو فزەمی یەکێکە لەو شاعرانەی کە کردار و گفتاری وەکو یەک بووە یعنی بێکەس هەموو ژیانی خۆی نەکەوتۆتە بەرتەماعەیە وەکو گۆرانە لێ شعری بۆ نان نەنووسیوە و جگەلەوە یەکێ بۆ لەوانەی کە ماوەیەکی کەم ژیا بەڵام و کۆرەن کەڵ ژیا و تەنها و 43 ساڵ تەمەنی بوو ینی کە وەختی دنیای بەدێر 43 ساڵ بوو من تەمەنم 7 ساڵ و نیو بوو ینی بێکەس بە شعری خۆی بە هەڵوێستی خۆی توانی ببێ بە بێکەس دیارە جگەلەوەش تا ئێستاش دەما و دەم ینی دەما و دەم خەڵکی ڕەنگە مابن زەمانێکی تر کە مووقیفەکانی یان هەڵوێستەکانی یان ڕوبەڕووبوونەوەی بێکەس بەرامبەر بە داجیەکانە جێڕنەوە و ئەو یەکێک بۆ لەوانەیە وەکو وتم لە پێشترا کە سەرکردەیەکی ڕاپەڕینی 6 ئەیلول بووە لە بەردێکی شا مامۆستا لە حوشەی سەرای شایەتی بوو ئەوێن بۆ لەم بەرنامەیە و داوای لێبوردنەکەم کە قسەکانە پێ بڕیت مامە جەمال لێرە بوو جەمال ئاغا باسەوەی کرۆ کە خۆی لەگەڵ باوکی ڕەحمەتیتانە بەیەکەوە لە حوشەی سەرای لە مزاهرەیە بەشدار جەمال ئاغا جەمالی حەکیم ئاغا تۆ بڵی تەمەنی ئەو بێکەسوە و زەمان ئەو شەو ئەمەژی لێرە پێ زۆر گەنج بوو بێت نازانم جەنابی جەمال ئاغا ماوەردی چەندە وەڵاهی لێرە جێڕایەوە یەکێک لە بیرۆرەکانە بوو لەم بەرنامەیەوە باسەوەی کرد کە لە حوشەی سەرا بەشداریان کردو لە مزاهرەکان باسی سەروەریەکانی قەیناکە ینی بەڕێز جەمال ئاغا لە مامۆستا برای محمەد وەکو تەمەنی ئەوە چونکە مامۆستا برای محمەد لەو تەمەنە لەو وەختا تەمەنی 15 ساڵ بێکەس لەوان گەورەتر بووە تەمەنی 25 ساڵ بووە ڕاستە والحاصل يعني ما بەسم لە ئیزمیەوە هینێ بوو وەکو سەرکردەی بەرەنگابوونەوە باسی بێکەسەکەین ینی بە مەیدانی کە هەموو شاعیرێک و هەموو کەسێکی شۆڕژی ئەو شعری لە پێناوی مەسەلە نووسیوە بێکەس و بەدەمی شمشێرێکی زۆر درشت ئەو شعرانەی نووسیوە و مەسەلەی سڵکردنەوە لە لای ئەو نەبووە و جگەلەوە شعر تەنها لای ئەو وەسیلەیەک بووە بۆ ئامانجێک هیچی تر یعنی مەسەلەی شعریەت و فەنی شعری خستۆتە پلەی دوو هەمەوە طبعا وەکو چۆن هەرەمە لە لای قانع ئەبینین ینی بە جۆرێکی کە لە لای بێکەسی شەروا بوو بەڵام بێکەس ئەو مەشخەڵەی حاجی قادری کۆیی دیسان جارێکی کە ئاگردایەوە و یەکێ بۆ لەوانەی کە سەرکردەی 6 ئەیلول بووە ڕاپەڕین بەردێکی سەرا لە سلەیمانی و تیا بریندار بووە چونکە ئەو کەسەی کە بێکەسی دیوێ لای چەپی لای چەپی لاجانەی ئێرەی پەڵەیەکی سوور بوو ئەوە هینی قۆلاغەت فەنگ بووە کە وەختی خۆی لە شەڕی بەردێکی سەرا لی دراوە و بۆ یەکەم جاری شاعرێ بووە کە دوای زیندانکردنی لە زیندانە شعری ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە ئەنووسێەوە ئەینێرێتە دەرەوە و بڵاوە بێتەوە بەناو خەرچیە ئەوەی سەرەتاکە لە کونجی زیندانم
ئەیوەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە وەختی بەندی و ئەسارە پێ بە تەوق و کۆتەوە من لە ذکر و فکری تۆ غافڵ نەبووم وا تێ نەگەی حەبس و تێ هەڵڵان و زیلەت تۆی لە بیر بردووەتەوە ئەوە شارەکەیانی تا کۆتایی و جگەل لەوە ئەم مامۆستا بووە وێکێ بووە لەوانەی کە زمانی عەرەبی زۆر بە چاکی زانیوە و فەسڵ کراوە دوور خراوەتەوە بۆ خواروی عێراق ئەمانە گیراوە طبعا و مەسەلەی هەمووتان بیستوتانە دیارە مەسەلەی ئەدمۆنس یعنی مستشاری ئینگلیز کە لە گردیارە لە وەختێکا کە پیرەمێردی گەورە ئاهەنگی نەورۆزی جێڕاوە بێکەس چووە و لەوێ ڕوبەڕووی خۆی ئەدمۆنس خوێنێتەوە لە دوای ئەوە ئەنێرێ بۆ حلە یعنی با بڵێ دوورەخرێتەوە و بێکەس لە هەمان کاتە پیاوێک بووە کە با بڵین ژیانێکی زۆر سادە ژیاوە منەوەی دەبیرم بێ قەت ئێمە ماڵێکمان بە خۆمانەوە نەدیوە کە پێی بوو ترێ ماڵێکی سەر بەخۆ مامۆستاجیان ببوورە ئەگەر ئەو کاتی ژیانی بەجێهێشت جەنابتان تەمەنتان 7 ساڵونی بڵێ ئەی چۆن بە کاریگەری ئەو لەسەر جەنابەت بەجێما ئەو شاعیرە گەورەی کە ئێستا جەنابەت بەڕاستی ئەنی ئایا کاریگەری بۆ وەختانی لەسەرەیە خۆت خۆی مەسەلەی شاعریە دووراسی نییە دووراسی بەڵام دڵنیا بە بنەماڵەیەکی ڕۆشنبیر گومان یعنی من تەسیراتە هەر دووشتە بۆ بەجێماوەتوان بڵێم وەکو هێسی یەکەمە شۆڕژێڕی هەڵوێستی شۆڕژێڕین بەڕێزت کام شۆڕژێڕم بەڕاستی مامۆستا هەموو شاعرەکانت خەڵکی قاوداوە بۆ شۆڕژێڕی بەڕاستی مامۆستا کاکە ڕاوەکانی تۆ بێکەس شۆڕشێکە خۆی باسی بێکەس بکەین یا باسی شاعرانی تر بکەین بێکەس ئمە باسی ئەوەمان کرد کە چیمانوت کە ژیانێکی سادە زۆر و ئێمە دایمە هەمیشە لە هۆدە و هەیوانێکا بووین و ئەو ماڵ بەکۆ بووین چونکە بێکەس مامۆستای هین بوو مامۆستای قوتابخانەی سەرەتایی بوو لە دەرەوەی شار یعنی مەسا من بیرمە بۆ یەکەم جار لە سۆداش چوومە قوتابخانەوە چونکە بێکەس لێ مامۆستا بوو پێشتر لە قەراق بووە لە بازیان بووە لە زۆر شوێنی تر بووە طبعا ئەو ڕۆژەی کە تعمل هەژدەی 1948 ڕۆژێکی تۆف بوو تۆف و باوبۆران بوو یعنی چێ بوو لە ڕۆژە هەر ساردەکان کە لە بیرمە من ناو بووم هەر لە دوایەوە بە چەند ڕۆژێک هاتن بۆ گرتنی نیانزان ینی هینی حکوومەت ینی هاتبوون بۆ ئەو ژیانی هەمووی وا بووە ینی ژیانی بێکرد ژیانی دەربەدەری بووە زیندان بووە ئەمانە بۆ تاڕوانیچێ بووە لەو پیاوانەی قسەشی زۆر خۆش بووە دایمە لە کۆڕ و کۆبوونەوە یەکێک لەوانی کە قسەی خۆشی کردو شعرەکانە ئەمەژی پێکە بە دەربەدەریان لە ماڵ اینجا من دەربارەی ئەو با بڵین ئەو هەڵوێستەی ئەو لە گردیارە کە بەرامبەر بە ئەدمۆنس 27 ساڵە خوێنێتەوە من شعرێکمێ بە ناوی 27 جار هەر ئەو 27 لەو 27 ساڵەیە وەرگیراوە بەڵام بە ناوی 27 جار ئەمە شعرەکەیە ئەجارنەوە ئەڕێن هەموو ساڕێ جارێک بە ئاسمانی گردەکەی مامەیارەوە خەڵقی هەڵاوێک ئەبینن بەرزەفرێ 27 جار خولە خوات و ئەوستا لەسەر کارێزەکەی وەستا شەریف لەنگاگرێ دیسانەوە 27 جار باڵەکانی لێک ئاو جوان لێ شتێک ئەڵێ ئەژێڕنەوە ئەرێن هەموو ساڕێ جارێک بەدامێنی گردەکەی بامەیارەوە چاویان لێیە جێشی ڕەش لە کونیەکی تاریکەوە 27 جار سەر دەردێنێ و چاوی هەڵۆ ئەی کاتەوە بەناو کوندا و ئەی تۆقێنێ خەڵقی ئەڕێن
هەوەی پیرۆز ڕاحی بەفرینی بێکەسە و جەرجیش ئەدمۆنس. دەست خۆش مامۆستا گیان، دەم خۆش. مامۆستا گیان پێم باشە بچینە سەر تەوەرێک شێخ ڕزای تاڵەبانی، بەڵام بەر لەوەی کە قسە و باسی لەسەر بکەین جۆمان لە بابەتێک بێت کە دەڵێ لە بیرم دێت سلێمانی بەدەنگی کاکە بەڵێن ئەگەر کاکە سولێنجان لە کۆنترۆل ئامادە بێت. زۆر چاکە. سليماني كدار الملك بابان لبيرم دي سليماني كدار الملك بابان بو نمحكومي عجم نسخر كيشي اسماء لبر قافي سرا سفيان دبست شيخو ملاو زاهد مطافي كعبة بو أرباب حاجر بتي سيحان لبر تابوري عسكر رينبو بو مجلسي پادشاه سدان موسيقى و نقارة تا ايواني كيوان بو دريخ بو او زمانة او دما او أسر او روزة كميداني جرد باسي لدوري كاني أسكان بو بزربي حملي بغداي تسخيري كردوتي هلدا سليمان زمان رستت اوي بابكي سليمان بو عرب انكار فصلي ايوانا كم افضل اما صلاح الدين كدنياي لجملي كردي بابان بو قيوري پر لنوري آل بابان پر لرحمت بي كباراني كفي إحسانيان وك هوري نسان بو كعبد الله پادشاه لشكري والي سني شركر رضا او وقتا عمري 56 طفلي دبستان بو بەڵێ بیسەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەمان بەرنامەی شەوچەری سلێمانی ئومێد دەکەینیم شەو جێگەی ڕەزامەندی گشت لە یەکتان بووبین. مامۆستا گیان ئێستا ئێمە پێمان خۆشە کاک میدیا با ئەوەنە بەبێت تااقەتی دانەنیشە گۆرانێکمان بۆ بڵێ باش نییە بەو دەنەوە کۆڕەکەمان ڕێژەکەمان بۆ ناستێن خۆشترە دوایی یەینە سەر باسی شێخ ڕەزای تاڵەبان دەنگی خۆش لە بەهەشتەوە حەزەکەیم جۆمان لەو دەمانە بێ فەرموو کاک جەزاکار میدیا گیان زۆر خۆشحاڵم نزیکەوە لە خزمەتانم. باش تارێکی سلێمانیتان بۆ بخوێنەوە دوایی جملێ گۆرانیشتان بۆ پێشکەشەکەم. ئێوارە بوو بەسەر شارە بەفر سەرپۆشی سپی بوو پرچ و ئەگریجەی درەختی جادەکانی دەپۆشی بوو سلەیمانی وەکو بوشی کەژاوەی زیوین واڵا بوو تانجەرۆ فرمێسکی خوڕی بە شارە زورە ئاڵا بوو باڵندەکان نزیک و دوور پۆل پۆل ئەهاتنەوە بۆ شار جلی و جلی و خرۆشا بوون ئەمدار ئەودار ئێوارە بوو ئەڕۆیشتم زەردەپەڕ دەرکەوت کتوپڕ ئێوارە بوو لەژێر هەورە زەردەپەڕ دەرکەوت کتوپڕ پەری شارم فڕی بەرە و لوتکەی شاخی گۆیژە و ئەزمەر پەیکەری زیوینی گۆیژە ووکی بەرامبەر ئەم شارە سەراپاسپی پۆشی بوو تاسەی وار و مامەیارە بە داوێنی ڕیزە شاخە بەسەر شارە کە ئەمڕوانی پەنجەرەی ڕۆژ ئاوا چاویان ئەتروکان بە جوانی ئێوارە بوو ئەڕۆیشتم لەژێر پەشمەکی دارەوە جارجارە مشتە پرژێنێ بەفر ئەکەوتە خوارەوە سەرنجم لە جوانی قردێلەی لقوپۆپ و چەڵ بەسەر یا پڕوشەی ئەکرد لاگیرەی گوێسەبانەی گەڵ بۆ گەردنی کچی بابان شارەکەی ئیلهام و هەستم جوانتر لە مۆسکۆی بەفراوی بوو بە ملوانکەی هەڵبەستم ئێوارە بوو لەبەر سەرا مناڵێکی بۆ یاخچی کورد
لە تاو بێبازاری و سەرما کزۆڵە بوو ئەڕۆی وردورد لە ترسی خانەی هەژاری کە نەیکەنە کۆڵان بەشە و بە چاوی پاڕانەوەوە ئەینۆڕێ پێی ئەم و ئەو بەڕێگەوە هەڵەرزی هەناسەی سارد فرمێسکی خوڕ چای وڕی بۆ ڕۆشنایی گەڕ و کەڵپەی بابە گۆڕگۆڕ مامۆستا گیان هەنراوەکە بەدڵ بوو خراپنیە بوو بەڵێ دەستە خۆشکار حاکەی ئەوەی پیرە مێردوو بەیان بوو لە خەوەڕانیم بەفرەباریوە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیینی پۆشیوە بەڵێ بەڵام جوانی دەست خۆش بۆ ئەو ڕوونکردنەوەی تۆ دەست خۆش بۆ شارە جوانی تۆ کاک میدیەجان بەڵێ فەرمێستا گۆرانی مەقامەت چێ پێشکەشمان کە بە لێ گۆرانیشتان بۆڵم با هەر تۆزە گۆرانیشی تیا بێت وەڵا و مەقامی کوردە نیگارەکەم بەڵام ئەگەر تۆنەکەی بدۆزیتەوە حەزەکەی ئەگەر تۆنەکە و حاضر دوامکەوە نیگارەکەم ئەواران ڕەنگای تر نەتبینمەوە لە هەرکوێ بم تۆ هەرێلاوێی تۆ ژاوێتەی بەژینمەوە نیگارەکەم ئەواران ڕەنگای تر نەتبینمەوە لە هەرکوێ بم تۆ هەرێلاوێی تۆ ژاوێتەی بەژینمەوە هەر یادێکێ پەرێزگایە نوێژ بۆ نیگاری تۆکەم لە هەر گوڵێ ڕائەمێنم بۆنی دیداری تۆکەم هەر یادێکێ پەرێزگایە نوێژ بۆ نیگاری تۆکەم لە هەر گوڵێ ڕادەمێنم بۆنی دیداری تۆکەم من نهێنی ئەوینی تۆم لە ژێرعەشکە حەشاریەوە تەنافی ئاه و حەواتراتم بە دەوری عاشقە جێراوە زۆرە ترسم ئاهی ساردم شێتانەدا منێ بگیرێ یا جیرۆدەی بەڵایەگێبی یا خۆشەویستێکێ بمیرێ جیهانی من تابگەی خەوا و ژیانی من جیهانی من تابگەی خەما جیهانی من خەیاڵێکە خەونەکانم ڕەنگە و ڕەنگ ئەڵەی خۆزگەی مناڵێکە وەکو ڕازی سێورەیەک بە کزی ئەدێرە و شامەوە حیفە ڕابووم لە خەودا بووم بە دیدارێ دەست خۆش کاتێ میدیاجان مامۆستا شێکۆ گیان ئێستا با بینە سەر باسی شێخ ڕزای تاڵەبانی بەلای منەوە شێخ ڕەزا هەر شاعری داشۆرین نەبووە یانی بەڵێ بەڵکو یەکێکە لەو شاعرانەی کە زمانی نالی زمانی سالم و مستەفا بێجی کوردی
چاکۆ بۆتەوە تەنانەت زمانێکی ڕەوانترش زۆر جوانە. من پێم سەیرە ئەو پیاوە بە ئاسایی مردووە، ئەوەی کە پێم سەیرە ئەو پیاوە چۆن بە ئاسایی مردووە، چۆن نەکوژراوە، چۆن تیرۆر نەکراوە. دیارە بێ مەسەرەکە زیاتر پەیوەندی بە بنەماڵەیانەوە هەبوو بێ ئەجینا ئەوەی شێخ ڕەزا بەدەسەڵاتی ئەو کاتانە و بە شێخ و بە مەلا و بە دنیای کردووە هیچ کەسێنەی کردووە، یانی بە تایبەتی بەو زمانە گەورەی خۆی. دیارە ئەو لە 1937 تا لەدایک بوو، لە 1910 بردووە لە کەرکووک، لە دەوروبەری کەرکووک، لە بەغا و تەمان تووشەتە دەرەوە بە زمانەکانی تری تورکی، ئەوانەی کە شارەزای زمانی تورکی نەڵێن شعرە تورکیەکانی هیچی لە شعرە کوردەکانی کەمتر نییە. و تەمان ئەوەی ئیشارەت بەمەکە خوا لێ خۆش بوو زانای بەناوبان شێخ محەممەدی خاڵە کە جارێک خۆی دیوانەکەی ینی پیاچۆتەوە و چاپ کراوە. یەکێک لەو پارچانەی کە زۆر جار بۆ شکۆداری زمانی کوردی خوێنمەوە یان خوێنراوەتەوە لە زۆر بۆنا ئەو شعرەیەتی کە ئەڵێ زبدەی مەتاع حکمەتە ئەم شعرە کوردیە، زبدەی مەتاع حکمەتە ئەم شعرە کوردیە، هەرزا بێ مبالغە حەلفی بەگەوهەرێ، جامەی حیاتی عاریەت کورتە زینهار، ئالوودە دامێنی نەکەی بۆ پێچی مێزەلێ. یعنی تۆ کە شاعری شێ لەگەڵ خۆی بێت چ لەگەڵ شاعرانی تر بێ، ژیانە کورتە لەبەرەوە وای لێ مەکە، ئەو زمانە وا لێ مەکە، خۆت وا لێ مەکە کە بۆ کە ئالوودە دامێن بیت، ئالوودە دامێن بیت بنوشتیتەوە، چونکە ئەوە پێچی مێزەرێکە و دێت و ئەڕوا. تەمان مامۆستا شەرکو بمبەخشە، ئەگەر چی شێخ ڕەزای تاڵەبانی لەسەر مەلاو شێخ قسەی کردووە، بەڵام بنەماڵەی کاکەحمەدی شێخی زۆر بەرزڕایەوە، یعنی هیچ قسەیەکی لەسەر ئەوان نەکردووە، زۆری بۆیان هەبووە، نە هەر مەدحی کردو، مەدحیشی کردوون. بەڵێ ئەوەی شعرەکەی ئەگەر حسابێتەوە بەرچاو، تەنانەت لە هۆنراوەیەکی ئاڵێ سەجی بەردەستگاکەتم ئەحمەدی کاکی. بەڵێ ئەوەی سا لێرە بەڕاستی ڕەنگە دوایی بەرچاوم بکرێتەوە. بەڵێ بەڵێ لەوانەیە تۆزێکی کە زانی دۆزینەوە. بەڵێ یەکێک لەو شعرە ئەو غەزەلە بەناوبانگەی لە ئەدەبی کوردیایە، غەزەلەکەی مستەفا بەگە. بەشێک لە شاعرانی سەردەمی نزیک لەوە شێخ ڕەزا و هەروەها لە سەردەمی تازا وەکو بێکەس، و من پێم وایە چەندی شاعری تریش کە ئێستا ناوەکانم لە یاد نییە، 5 خەشتێکیان لەسەر شعرەکەی مستەفا بەگ نووسیوە. یەکێ لەوانەی کە ئەویش نووسیوێتی شێخ ڕەزایە. تەمان چەند پارچەیەکی خوێنمەوە، یعنی پێمان خۆشە. دوری بردم بەناز و عیشوە دیسان شۆخی عەیارێ، فریبی دام بە سحری چاوی خۆی محبوبی سەحارێ، لە هیجرانە تەقم کردەی ڕەفیقا کوا مەدەدکارێ، ئەمان مردم عیلاجێ سا لە ڕێی پێغەمبەرا چارێ، ویساڵێ قەتلە یا تەسکین لە هەر سێ بۆم بکەن کارێ، لە دەوری نێرگزی مەستی کەسێ نەیماوە مەیلی مەی، لە بۆ شەهدی لەبی لەعلی دەناڵێنێ دڵم وەک نەی، لە تابی ئاتەشی عشقی پکەم داد و فیغان تاکەی، ئەوەندە سوتامە سەن تابی فەریادم نەما سادەی، ڕەفیقان نیوە سووتن ئێوە نامرد هەردە هاوارێ، وتم وەک سورمەیە بۆ چاوی عاشق،
خاکەکەی ژێر پێ لە ئولکەی جوانیە گەر لاپی شاهی لێبێی لێیێت وتی مەیخانە بێدایم بادی چاوی مەستم جێت سەڕا یارانی مەجلیس گەر هەواری من بپرسن لێت بڕێ کێشایە مەیخانە دووچاوی بێسوعیارێ. دەست خۆش مامۆستا گیان. مامۆستا تۆ لەو ساوە ماشەڵڵا تۆ باسی ئەم شاعیرە خۆشەویستاناکەیت و هیچیشت لەسەر خۆت نەوت ئەو هەموو شتە خۆشانت هەیە بەڕاستیەوەی تۆ کردوتە کەمەکرێ. بەڵێمە پێمان خۆشە شتێک باسکەین. خەڵاتی تۆخۆلیسکی لە سوید وەرگرت ئەو خەڵاتە چۆن بوو لەسەر چی بوو؟ بەڵێ دیارە ئەو کاتە من لە کوردستان نەبووم لە ڕێگەی شۆڕشەوە لە شاخەوە چوون بۆ ئێران و سووریا و دوایی بۆ ئیتالیا لە ڕێگەی لیژنەی مافی مرۆڤەوە لە فرۆنسا داوەت کرام. ئەو کاتانە من لە دەرەوە بووم. دواتر لە سوید ئەم خەڵاتە بەرمن کەوت تەلەفۆنیان کرد و ئاگادار کرامەوە کە خەڵاتێکی وا هەیە خەڵاتێکی ئەدەبی وا کە یانەی قەڵەمی سویدی یەکێکە لە خەڵاتە دیارەکان با بڵێین. ئەو ساڵە بەرمن کەوتوە ینی 1970 بەڵێ مامۆستا ئەو کاتە تەمان لە شاخ هەموو خۆشحاڵی خۆیان دەربڕی. بەڵێ ئەگەر تۆ ئاگادار بۆیان جێڕاومەتەوە. بەڵێ لەبەرەوە چوون بۆ سویدی جا بۆ ڕوونکردنەوەی زیاتر تۆخۆلیسکی ناوی شاعیر و ئەدیبێکی ئەڵەمانیە یەکێک بۆ لە هاوڕێکانی برێخت. ئەمە لە سەردەمی نازیەکان لە سەرەتا ناتوانێت لە ئەڵەمانیا بژی لەبەرەوە ڕوو ئەکاتە وڵاتی سوید و لەوێ ئەبێ بە پەناهەندە. بەڵام حکوومەتی ئەو کاتەی سوید ڕێزێکی وا لەم شاعیرە ناگرن و جێگەی شیاوی خۆی نادەنێ لەبەرەوە خۆی کوژێت. تۆخۆلیسکی یەکێ بۆ لەوانەی کە خۆی کوشتووە ژیانی زۆر خراپ بووە. دوایی لە ساڵانی دواترە سویدەکان بیریان لەوە کردەوە کە قەرەبوویەکی بۆ بکەنەوە بۆ ئەمە چونکە لە وڵاتی ئەوە نەخۆی کوشتووە. لەبەرەوە ئەو خەڵاتە ئەدەبیان بە ناوی خەڵاتی تۆخۆلیسکیەوە دانا و تا ئێستا ئەو هینە بەردەوامە. ئەو یەکێک لە ساڵەکانی دیسانین وەریگرت سەلیم بەرەکاتی کورد ڕۆمان نووس ئەی ژۆری گرت وایتر بەردەوامە. تاوان دیارە خەڵاتەکە لە ڕووی معنەویەوە شتێکی گەورەترە نەک لە ڕووی مادیەوە و بەڵام بۆ من ئەو خەڵاتە دەرگایکی زۆری خستە سەرپشت. دیارە من لێرە بێ ئاماژە بۆ بکەم کە مامۆستا عومەر شێخمووس کە یەکێکە لە ڕووناک بیرە دیارەکانی میلەتی ئێمە و لە سوید ئەژی تا ئێستاش لەوێ ئەو یەکێک بۆ لەوانەی کە ڕێگەی لە بەردەمی منا کردوتەوە بۆ ئەو مەسەلەیە. بەڵام ئەم خەڵاتە چۆن درا؟ ئەم خەڵاتە دیارە ئەوان لیژنەی تایبەتی خۆیان هەیە. ئەم لیژنانە بە شوێن ناوە گەڕێ بۆ ئەو وڵاتە. ڕەنگە کۆمەڵێک ناو لەگەڵ منا هەبوو بێ بەڵام لە دواییە دراوە بە منێ. هیوادارین خەڵاتی مامۆستاکەم نەوەڵا کورە ئەو تۆ خۆشە پرسیت خۆشە بەڕاستی ئەو کاتە تۆ سەری کوردە بەرزکردە مامۆستا گیان لەو کاتەیە و لەو نامەتیە ئەزانی حکومەتی ڕەفتار فاشستی بەغا کە لێی سەری خەریب و بتەقێت تەقەن لەو کە ئەو خەڵاتە بە جەناب دیرا و کورد بۆ شێوەیە لە وڵاتان ئەو خەڵاتەوا بوو یعنی و بۆ یەکەم جاری شەوی بێتەوە بیرم ئینگڤار کارلسۆن کە سەرۆکوەزیرانی ئەو ساسوید و خۆی هات بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. ئەجنا باقی ساڵەکانی ڕابردوو بە هەر وەزیری ڕۆشنبیری ئەو وڵاتە چووە. مامۆستا پێمان خۆشە باسێکی شاعری گەورە حاجی قادری کۆیش بکەین. زۆر چاکە ئیتر نازانم تۆ جەنابەت بەخۆیم شە زۆرمان دومان کردی. با پرسیارەکانی بکە جەنابەت طبعا
بەس کات میدیا ببوورە ئەگەر بە کورتی لەماوەی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتایی ڕۆ زۆر بەداخەوە. بەڵێ دەربارەی شعری هاوچەرخ و ئەم ڕێنووسە تازەی کە هەیە لە شعری کوردیا و شعری غەزەڵ و کلاسیکی کۆنەکان پێت وایە مامۆستا بەم شعری هاوچەرخ بوونە ئێمە هونەرێکی شعریمان لەدەست دەرچوو کە پێی وترا بە پێنج شتێکی کردن واتە تەخمیس کە لەسەر شعری هاوچەرخ ناکرێت بەداخەوە ئێستا لەسەر ئەو ئەزانیی ئەوە با بڵین هەموو شعری سەردەمێک ئەگەڕێتەوە بۆ سەردەمەکە خۆی تەمان شعریش و زمانیش وەک هەر شتێکی کامیشە لە خۆگۆڕی نایە ئەوەی کە با بڵین لەناو عەرەبەکانە بە کریسەیا پێنای لە سەرەتا لە ئێمە گۆران هێنای ئەمانە لەگەڵ پێشکەوتنی سەردەمەکە هاتون بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە شعری تازە ئەبێ باشتر بێ لە شعری ئەوسا شعر شعرە هەیە لە شعری کلاسیکیمان هەیە تا دنیا بێ هەرەژی و شعری شەیە شعری کلاسیکی شەیە شعر نییە شعر هەیە لەم ڕوا شعرە و شعری شەیە لەم ڕوا شعر نییە یعنی ئێمە لە هەموو حاڵەتێکە بە شوێن شعر ئاگەڕین جا شکلی شعرەکە چۆن بێت ئەویان مەسەلەیەکەیە مەسا بۆ نمونە یعنی سەدان ساڵە خەیام نەماوە بەڵام شعرەکانی تا ئەمڕۆ لە ناومانەیە یان هەر شاعرێکی تر متەنەبیەک بۆ عەرەب یعنی نالیەک بۆ ئێمە ئەحمەدی خانیەک بۆ ئێمە یعنی بەردەوام ئێمە بە شوێن شعریەتە ئاگەڕین لە هەر شوێنێک بێ سەوارد بە نەمانی پێنج خشتێکی کردن من ناوی نانێم زەرەر ناوی ئەنێم ئەوە لە شوێنی خۆیان تەواو بووە بە جوانی سەردەمێکی کە هاتووە کە مەسەلەی دانانی پێنج خشتێکی لە خەسەتەکانی ئەم سەردەمە نییە لە خەسەتەکانی شعری ئێستانیە ینی ئەجینا شعری جوانە بێتگەلەوە شعری جوان بەسەر ناچێ ینی پەیوەندی نییە بە زەمانەوە پەیوەندی نییە بە زەمانەوە چونکە جوانی وشە جوانی ڕستە جوانی شعر بەسەر ناچێ هەر ئەمێنێت مامەستاجان ئەو پرسیارانی کاکە میدیا دەستی خۆش بە پرسیارێکی زۆر بەجێ بوو لەبەرەوە ئێمە بەرنامەکەشماوە زۆر دەبەرەوە کۆتایی ڕۆمبەربوون پێ خۆشە لە کۆتایی بەرنامەکەدا باسی ئەو بکەین ئەگەر بە کورتیش بێت پێمان خۆشە لە زاری جەنابتەوە جۆبیستی بین و جۆمان لێبێ تۆ ڕاوسەرنجت بۆ ئەم بەرنامەی شەوچەری سلێمانیە چییە؟ مامۆستا ئومێدەوارین بتوانین ئەگەر بتوانی ئەگەر بتوانی لە ئەڵقەکانی داهاتووشدا بەرنامەیشکە لەگەڵ تا بکەینەوە هەر زۆر سپاسانەکەم باشێکی تریش بێن بەڕاستی ئێمە تێر نەبووین لە قسە جوانەکان بە شاعیرێنی تریش بێن بە قسانی تریش بێن بە گۆرانی بێژی تر بێ و نەرمەندی تر بێ یعنی من پێم وایە یعنی بەرنامەیەکی ڕەنجینە یعنی شەوچەرەیە مانەی وشە چونکە لە شەوچەرەشا و هینانە هەبووە گۆڕانە و اینجا جگەل لەوەش وەفایەکە بەرامبەر بە شاری سلێمانی وەفایەکە بەرامبەر بە خەڵکە باشەکەی بەرامبەر بە میلەتەکەمان بەرامبەر بە کولتورەکەی بە زمانی بە گۆرانی بێژی بە هونەرمەندی وە بیرهێنانەوەی مێژە کۆنەکان بیرهێنانەوەیە بە تایبەتیش ئەگەر یعنی نەوەی نوێ گوێی لێ بگرن سودمەندە من چونکە ئێمە خۆمان لە دەستگای چاپ و پەخشی سەردەم یەکێک لە کارەکانمانەوەیە کە ئەمانەوەیە لە ڕێگەی مەسەلا گۆڤاری ڕۆڤارەوە نەوەی تازە بە جیلەکانی کۆنتر ئاشنا بکەین بەڕاستی لە ئێستا بەداخەوە یعنی بە شتێکی زۆر کەم نەبێ بەشی زۆری نەوەی نوێ کەمە خوێندنەوە سۆراغیان کەمە بۆ هونەر و ئەدەب ئەگەر ئەم جۆرە بەرنامانە ببێتە هۆی بەستنەوە یعنی وەکو پردێک یعنی شەوچەرەی پردێک یا پردێکی شەوچەرە بۆ ئەوەی تازەمان بە کەڵە شاعر و کەڵە هونەرمەندەکانی پێشووتر ئاشنا بکە
ئەمە ژێکێکە لە سەری سرە باشەکانی ئەم بەرنامەیە و هەروەها دیارە ئەمە بە تۆمارکراوی ئەمێنێتەوە ئەتوانرێت جاری کە ئەمە سوودی لێوەربگیرێ من پێم باشە ئەگەر بتوانن لە پاژماوەیەک مثلا دوای ساڵێک چی لەم هینانە ڕوویداوە چاپیش کرێ بکرێتە کتێبێک و بخرێتە بەردەستی خەڵکیونەوەی تازە ئەوە باری سەرنجی منە بەرامبەر بەم شەرکۆ لەگەڵ گۆڤاری سلێمانیا قسەمان کردووە وا بەنیازیم بین بۆن ئەوان لە گۆڤارەکەیانە جوانەکانی ئەوە شەرە بێت چونکە سپاس بۆ تێبینی سەرنجەکەش مامۆستاگیان زۆر سپاس بەڕاستی ئەو شە جوانانت ئەوە هەر حەقە ئەمە بینوسینەوە لای خۆماندانین زۆر سپاسی جەناب دەکەین دووبارە خۆشحاڵ بووین بەڕاستی قەت لە بیرمان ناچێت و ئەم شەوە خۆشی کە تۆ بۆ ئێمە ڕەخسان و ئیشەڵا بیسەرانی بەجەر بەدڵیانە بێت بە یارمەتی ئێوە زۆر سپاسی جەناب دەکەین وەڵای من پێم خۆشە میردواجان ئەگەر ئێوەش هەر بە کورتی یعنی سەرنجی خۆتان پێشکەشکەن بەس زۆر بە کورتی بەرنامەکەمان سپاس بۆ هەموو لایەک سەرنج هەرە بوو کە مامۆستا شێرکۆ ئیشارەتی پێکرد سپاس بۆ بەڕێزیشتان کە توانی بێتمان ئەم شەو لەم مەڵبەندی بابانەوە توانی بێتمان کە ئەوانی وابەستن بە گوێگرتن بە ڕادۆکانیانەوە ئیسفادەیان لە ئێمە کرد بێ سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس بە جەنابشکا کە جەزاجان هیچت نییە وڵی من دووبارە زۆر خۆشحاڵ بووم زۆر شانازی بوو مای شانازی بوو من کەم شەو باوکاری کاکە حەمەڕەزای خۆشەویست کە بە هەمان شێوەم شەوچەرەی بەردەوام بێت و لە پێناوی خۆشەویستکردنی شاری سلێمانێ بەڵام پێچێ مامۆستا شێرکۆ هۆنراوەیەکی دووشتی بچووکە وەڵا من ئێستا من کۆتایی خۆم پێشکەشەکەم دواتریش بۆ بیسەرانی بەڕێز و خۆشەویست هۆنراوەیەکی بەڵێ هۆنراوەیەکی کاکە شێرکۆ بێکەسی کەڵە شاعری گەورەی گەلەکەمان دواتریش کاگمیدیا ئەگەر کۆپلێ گۆرانی بڵێ هەر باشە بیسەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی شەوچەری ئەم شەومان ئومێد دەکەم توانی بێتمان کاتێکی خۆشمان بۆ ڕەخساند بن سپاس بۆ جۆگرتنتان سپاس بۆ ئامادەبوونی شاعری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ بێکەس و هونەرمەندی دەنگخۆش کاکە میدیا حسێن هەروەها ئەمێ زۆر سپاسی هەموو ئەو بێژەرە بەڕێزانە بکەم کە لە خوێندنەوەی بەرگۆ بابەتەکانی بەرنامەکەدا بەشداریان کرد سپاسی زۆریشمان بۆ کاکە سوورێن لە بەشی کۆنتترۆل کە زۆر ماندوو بوو لەگەڵماندا لە کۆتاییدا ڕۆزە حرمەتی زۆری کە قادرۆ ئامادەکاری بەرنامە محەممەد ڕەزا پێشکەشکاری بەرنامە قبول بفەرمون خواتان لەگەڵ هەشاد بن ئەجا بەر لە کۆتاییەوەی کە پەیوەندی بەمنەوە هەبێت دوو پارچە شعری کورتن هەر پەیوەندیشان بە شاری سلێمانی و بەوانە هەبووە کە باسمان کردن شارەکان تازن یعنی بەر لە چەند ڕۆژێ نووسراون بۆ یەکەم جارە تازە بڵاو بۆتەوە شاری یەکەم شاقی گۆژە لە ژنی تازەی سەدەی بیست چەند قەڵەمی کوڕووکسی جوان و ئازای لێکەوتەوە بەڵام یەکێکیان ئەوەندە کەڵەگەت بوو سەری ئەیدا لە معنی زمانی کوردی و لە خواوەش دەستی بۆ مەرجانی شعری بنی دەریا درێژ ئەکرد بەخبە لە شەتاوی وشە و دەشتی ڕستە لە پیرەمێرد في دووەمیان لەم حەوزی خانەقایەدا شەوان درەنگ کەمان ئەگاتە خوارەوە و ئەچێتە ناو ئاوەکەوە ڕێک بە تەنیشتی مانگەوە من سەری مەحویژە بینم پێکەوە ئەلەرێنەوە دەبێت
بەخشندە ملکەچکە دەبێ بەخشندە ملکەچکە لە ئاستی وچە خواری خۆی سوراحی سەرفرودێنێ سوراحی سەرفرودێنێ لە بۆ پیاڵە کە تێکە بۆی کە ئاوداری لەسەر سەرنایی کە ئاوداری لەسەر ڕاگرت دەزانێت چێ و چێتیایە نقم نایکە پەروەردەی خۆی دیارە گەورەی هەروایە دیارە گەورەی هەروایە ئەو سەرچاوانەی سوودمان لێوەرگرتووە بۆم بەرنامەیە بەڕێزەوە ناوی نووسەر و دەستگای چاپکردنیان بەرز ئەنرخێنین. ئەو بەڕێزانە نووسەر و مێژوونووسی ئەم میلەتەن و نرخێکی گەورەیان هەیە لە مێژووی کورددا. سەرچاوەکان: یەکەم کتێبی شاری سلێمانی بەرجی 1 و 2 نووسین و کۆکردنەوەی بەڕێز ئەکرەمی مەحموودی ساڵحی ڕەشا. دووەم کتێبی سلێمانی شارە گەشاوەکەم بەرجی 1 و 2 3 و 4 نووسینی مامۆستا جەمال نەبەز ئاسۆبابان ئومێد خالید. سێم کتێبی یادی 200 ساڵی شاری سلێمانی نووسین و ئامادەکردنی ژمارەیەک نووسەر و هونەرمەند چاپی یەکەم چاپخانەی شەید ئیبراهیم عەزۆ ساڵی 1984. چوارەم کتێبی التاریخ سلێمانی و ویلایەتیهی مێژوونووسی گەورەی کورد محەممەد ئەمین زەکی بەک. پێنجەم کتێبی شاری سلێمانی لە 1970 تا ساڵی 1932 لێکۆڵینەوەیەکی مێژووی و سیاسیە نووسینی ئاکۆ عەبدولکەریم شوانی ساڵی 2002. شەشەم ڕۆژنامەی ژیان لە ژمارەیەک تا 81 ئامادەکردنی ڕەفیق ساڵح لێکۆڵینەوەی سدیق ساڵح. حوتەم ساڵنامە 1998 سلێمانی بەشی یەکەم و ساڵنامەی 1999 سلێمانی بەشی دووەم لە بڵاوکراوەکانی پارێزگای سلێمانی. هەشتەم گەلێک ژماری گۆڤاری سلێمانی خاوەنی ئیمتیازی قادر حەمەدجان عەزیز لە بڵاوکراوەکانی شارەوانی سلێمانی. نوەم ژمارەکانی گۆڤاری ڕۆڤار لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و پەخشی سەردەم. دەهەم گەلێک ماڵپەڕی ئینتەرنێتی. یانزە گەلێک بابەت و سەرچاوەی تر لەگەڵ ڕێزی ڕادیۆی مەڵبان.